بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان سڵاوی خوای گەورەتان لێبێت بە خێراتنی هەمووانەکەین یاخوا بەخێر بێن سەرچاومان زۆر سوپاستانەکەین کە لە کاتی خۆتان بەخشی بە ئێمە هیوادارم ئینشاءالله ئەم پانێڵە بێتە مای سوود و بەختەوەری بۆ هەموو لایەک. بەڕێزان دەستپێکی پانێڵەکەمان یاخود با بڵێن دەستپێکی پرۆژەکەمان کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکردنی پرۆژەی خێزانسازیە بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ ئەەکەین لەلایەن کاک بیلالەوە با بفەرمێ. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير. قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا ولما يدخل الإيمان في قلوبكم وإن تطيعوا الله ورسوله لا يلتكم من أعمالكم شيئا إن الله غفور رحيم. صدق الله العظيم. دەست خۆش کاک بیلال خوای گەورە پاداش بباتەوە. بەڕێزان ئێستاژە چینە خزمەت هەردوو پانێلیستی بەڕێز دکتۆر بەختیار تاالەبانی و مامۆستا بەدریە سیوەیلی بانگێشتانیەکەین بۆ سەر ستەیج با بفەرمون. بەڕێزان ئێستاش ئەچینە خزمەت پانێلی یەکەم بۆ بەڕێز مامۆستا بەدریە سیوەیلی بۆ ماوەی 30 خولەک ئەتوانێت تەوەرەکەی پێشکەشکە و تەوەرەکەی بەناونیشانی مەترسیەکانی دەستێوەردانی لایەنی دەرەکی بۆ سەر خێزان بەڕێزیان با بفەرمون. بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا من يهديه الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. مامۆستایانی بەڕێز و قەدرگران برانی بەڕێز خوشکانی ئازیز و سەنگین دایکانی ئیماندار لە ناخی دڵ و دەروونمانەوە بە خێراتنی گەرمتان دەکەین.
خی گەورە پاداشتی ئەرک و ماندووبوونتان بداتەوە کە لە شوێنێکی ئەوە پیرۆز کە خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام بکرێت و پارێزگاریکردنمان لە شکۆ و بەهاکانی خێزان خی گەورە هەر هەنگاوێکتان سەدان و هەزاران ئەجرتان بۆ بنووسرێت و سەدان و هەزاران پلتان بەرز ببێتەوە لای زاتی پەروەردگار ئینشاڵڵا سەدان گوناهیشتان لێ هەڵوەرێ. ئێمە هەمیشە بەو ئامانجەوە کار دەکەین بە پشتیوانی خۆی ڕەب العالەمین هەر کارێک دەست پێ دەکەین بە ئامانجێکی پیرۆزەوە ئامانجگەلێکمان هەیە بۆ هەر کارێکی پیرۆز و هەنگاوێکی پیرۆز. ئامانجی ئێمەش ڕەزامەندی خی پەروەردگارەوە هیچ شتێک هیچ دەستکەوتێک هیچ وشەیەک ناگات بە وشە قورئانی کە خی ڕەب العالەمین دەفەرمێت وەڕیضوان من الله ئەکبەر. ڕەزامەندی خی گەورە لەسەر و هەموو ڕەزامەندیەکەوە ئێمەش ئامانجمان مەبەستمان نیەتمان بۆ ئەوەیە کە خی گەورە لە خۆمان ڕازی بکەین و بگەین بە پلەی ڕیضوان الله. جا ئێوەی ئازیز و خۆشەویستیش کاتێک لە ماڵەکانتان هەریکەتان لە شوێنی وەزیفا بۆ نمونە لە کۆمەڵێک مەشغەڵەتدا هاتوونەتە ئێرە بێگومان مەئجورن ئینشاءالله نیەتی ئەوەتان هەبێت کە هجرەتە لە ماڵەکانتانەوە لە شوێنی وەزیفەتانەوە لە هەر شوێنەگاتن بۆ ئێرە بۆ ئەوەی کە پارێزگاری لە شکۆی خێزان لە مەکانەتی خێزان لە پیرۆزی خێزان لە گەورەی خێزان بکەن. خۆی هەر ناونیشانی پانێڵەکان کە دوو مانگ دەخایانێ من دەستخۆشی زۆرم هەیە بۆ نیسۆتی ژیار کە بەو ڕۆڵە گرنگە هەستاوە کە گرنگترین بەڕاستی هەنگاوە لە ئێستادا بۆ کۆمەلگا بۆ خێزان کە لای هەمومان ڕوون و ئاشکرایە تازە لە ڕۆژئاوا لە وڵاتانی زلهێز لە وڵاتێکی وەکو ئەمریکا لە وتاری ساڵی پاریدا لە وتاری ساڵانەیدا تیشکی گەورەی خستە سەر ئەوەی پێویستە ئێمە دەستکەینەوە بە دروستکردنی خێزان و پارێزگاری لە شکۆی خێزان و هەوڵ بدەین زیاتر وەچە بخینەوە تاوکو چۆنەڵی هەستەکەین فەراغەیە بۆشایی دروست بووە لە نەمانی گەنج و داڕوخانی خێزانی. بەڵام بەداخەوە تازە لێرە بەکرێگیراوان و بێگانە دەیانەوێ لێکترازان لە بینی خێزاندا دروستکەن. پانێڵەکە کە ناوی خێزان سازیە واتە چۆنەڵی پێکەوە ژیان پێکەوە سازان پێکەوە گونجان پارێزگاریکردن چۆنەڵی خێزان دروستکردن پارێزگاری لەو بنەمایە لەو بڕبڕی پشتی کۆمەلگایە لەو چۆنەڵی بەها پیرۆزەی کە ئاینی پیرۆزی ئیسلام بەڕەهایی باسی لێوە دەکات پارێزگاری لێ دەکات وهانی تاک بە تاکی کۆمەلگا دەدات پارێزگاری لەو بەها پیرۆزە بکات کەواتە هەر ناونیشانەکە خۆی لە خۆیدا پڕواتایە واتایەکی پڕجەوهەر و گەوهەر لە خۆ دەگرێکە خێزان سازیە. ئێمەی مسلمان کە بەڕاستی بەلاغی قورئانی پەیامی خوا ڕوومان تێدەکات دەبێ بە هەموو توانامانەوە پارێزگاری لە شکۆمەندی و بەهاکانی خێزان بکەین. ئەتوانین بڵێ خێزان جوانترین و پڕبەهاترین و بەنرخترینە کە تاکەکانی و ئەندامانی خێزان لە ژێری یەک سەقفدا کۆ دەکاتەوە کەواتە من دەڵێم پێناسەیەک نییە بۆ شکۆی خێزان بۆ بەهای خێزان بۆ گەورەی خێزان بۆ پارێزگاری لە خێزان بۆیە ئێمەی ڕاگرانی خێزان ئێمەی دروستکەرانی خێزان ئێمەی پایەکانی خێزان ئێمەی سەقفی خێزان لە دایکان لە باوکان لەو ژن و مێردەی کە خێزان دروست دەکات لەو دوو کەسێک کە خێزان دروست دەکات دوو خوشک بن دوو برا بن خوشک و برایەک بن ئەوە گرنگترینە کە دەبێت پارێزگاری لەو شکۆمەندیە بکەین. من دەڵێم بەڕاستی هیچ پێناسەیەک نییە کە بتوانێ تعبیر لە جوانی خێزان و گەورەی خێزان و دەستکەوتی خێزان بکات بۆیە دەبێت بە هەموو توانامانەوە جهد بکەین بە هەموو توانامانەوە پارێزگاری لە گرنگی خێزان و بەها خێزانەکان بکەین. وەکو وتمان پێناسەیەک نییە تعبیر لە جوانی پێکەوەیی خێزان بکات. خێزان ئەوە پڕمەهرەبانیەیە کە ناهێڵە تاکەکانی خێزان پەرتەوازە ببێت و بەرەو لێکترازانی بەرێت. هەر بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی بە چۆنەڵی پارێزگاری لە خێزان داوە هەر ئێمە با ئەو بەلاغە قورئانیانە و فەرموودە شیرینانەی پێغەمبەری سەروەرمان ڕۆحمان فیدای ڕێبازەکەی بێ بۆمان دەردەکەوێت کە چۆن گرنگی بە پارێزگاری لە خێزان داوە. بە نمونە کاتێک کە هاوسەنگی ڕاگرتووە لە بینی خێزاندا پارێزگاری لە حقوق و مافەکانی
مرۆڤ کردووە و لەگەڵ زائیدەن خێزانیش بۆ نمونە لە نەفەقە پێدان لە میرات لە مارەیی بۆ نمونە زۆرێک لە ئەو مافانەی کە لە ئاینی پیرۆزی ئیسلام بەڕەهایی دیاری کراوە بۆ ئەندامانی خێزان و پارێزگاری لە شکۆی خێزان و مەکانەتی خێزان بە نمونە خوای پەروەردگار ئەو بەلاغەی کە هەیەی لە ئاینی پیرۆزی ئیسلامە بۆ ئافرەتان چەند قۆناغێک حقوقی زیاتری هەیە ئێستا بۆ نمونە فیمینیستەکان ئەوانە بە ئێمە دەفرۆشنەوە ئاینی پیرۆزی ئیسلام زوڵم و ستەمی لە خودی ئافرەت کردووە بۆ دەبێ پیاوان دوو بەش لە میرات بەرن و ئافرەتان بەشێک بەڵام وەرە تۆ بۆ نمونە سێرچێک بەناو ئەو مافە ڕاهایی کە بە ئافرەتی داوە ڕاستە لە دوو کاتدا پێدەچێت پیا و لە یەک کاتدا دوو بەش بەرێ بەڵام وەرە 14 جار تەعویزی بۆ خودی ژن کردوتەوە لە بابەتی میرادا لە قۆناغی حملدا حقوقێکی ڕەهای داوە بە ئافرەت کە نەفەقەی زیاد بکرێت هەست و نەستی پارێزراوە بێ مافی تەواوی پتی بۆ بدرێ مەسکەنی بۆ دیاری بکە جۆرە خواردنە سوود بەخشەکانی بۆی ئەمە هەمووی لە ئاینی پیرۆزی ئیسلامە دیاری کراوە زائیدەن شیرپێدانی و هەتا دوایی ئەمە هەر هەمووی بۆ هاوسانگی خێزانە بۆ ئیدارەدانی خێزانە بۆ پاراستنی شکۆی خێزانە و بۆ ئەندامانی پاراستنی ئەندامانی خێزانە و تەنانەت ئەوەندە ڕێزی لە ئافرەت ناوە بە چۆنەڵی بە شکۆمەندی هێشتوویەتیەوە لەو قۆناغانەدا بۆ نمونە ئاینی پیرۆزی ئیسلام مافی ئەوەی پێداوە کە دایانی بۆ نمونە دایانی بۆ تەرتیب بکرێەوە لەگەڵ ئەوەدا خادیمی هەبێ هەموو ئەوانە مافن لە ئاینی پیرۆزی ئیسلامە دراوە بە ئافرەتان بەڵام بەداخەوە فێمینیستەکان هاتوون بە جۆرێک لە جۆرەکان بە بەرگێکی تر بە کاڵایەکی تر باواڵایەکی تر ئەیانەوێ کە ئاینی پیرۆزی ئیسلام لەکەدار بکەن بەڵام ئەمە بەڵێنی ذاتی پەروەردگارە هەرگیز ئاینی پیرۆزی ئیسلام بە فوی دەمی بێ باوەڕان ناکوژێتەوە سپاس بۆ ڕەب العالەمین هەر کەسێک هەڵێنجراوی ئاینی پیرۆزی ئیسلام بە هەر کەسێک ئەو عەقیدە و بیر و باوەڕە پۆڵاینەی هەبێ هەر کەسێک کە مەبدەئێکی پۆڵاینێ بێ کەسێک پەروەردە بوو بێ بە پەروەردەیەکی قورئانی هیچ کاتێک خێزانەکانی بەرەو داڕوخان و هەڵوەشانەوە و درست تێکەوتنی بەرناکەوێت بەڵام بۆیە ئێمە شانازی بۆ خێزانانەوە دەکەین کە الحەمدە هەڵێنجراوی کیتاب و سونەن بەڵام ئەبێ ئەوەش لە بەرچاو بگرین هەرگیز ژیانی خێزانداری بێکێشە و گرفت نابێ بە ژیانی پێغەمبەرانی شەوا عەلەیهی سەڵات وەسەلام سەبارەت بەدەستی دەرەکی بەڵێ بۆ هەردوو هاوسەر بێگومان تەسیر و کاریگەری دەکات بۆ ژنیش بۆ پیاویش ئەگەر بۆ نمونە دوو هاوسەر وشیار نەبن وەعیەتیان نەبێ ڕۆشنبیریەکیان نەبێ تۆکمە نەبوو بن خۆیان دەوڵەمەند نەکردبێ پێش دەستپێکی قۆناغی هاوسەرگیری خۆیان دەوڵەمەند نەکردبێ هەوڵی خۆپێگاندنیان نەدابێ بەرچاوڕوونیەکیان نەبوو بێ کاتێک ئەوا بە نەشارەزایی و بە پێگەیشتنەوە چوونە قۆناغی هاوسەرگیریەوە ئەوا دەبنە خێزانێکی ناسەرکەوتوو دەمرە ژن و مێردێکی ناسەرکەوتوو دەبنە کەسانێک کە هەرگیز ناتوانن بەرگەی ئەو کۆسپ و لەمپەرانە بگرن کە لە ژیانی هاوسەریدا ڕوبەڕوویان دەبێتەوە ئایا نەبوونی و نەداریە ئایا کێشە ئامەکانی کۆمەلگایە هەتا دوایی بۆیە مەفروزە هەر ژن و مێردێک کاتێک دەچنە قۆناغی هاوسەرگیریەوە هەر کوڕ و کچێک گرنگە ئەو کوڕانەی کە هێستا نەچوونە قۆناغی هاوسەرگیریەوە ئەو کچانی کە نەچوونەتە قۆناغی هاوسەرگیریەوە بزانن چ جۆرە هاوسەرانێک هەڵەبژێرن چێ دەکەن بە دایک و باوکی مناڵەکانیان ئەگەر ئەو بۆ نمونە سەلیقە جوانیان هەبوو زانیان چ جۆرە باوکێکی قارەمان فیداکار پەروەردەکراو خۆنەویست و خواویست پەروەردەکراو بە قورئان و سونەت ئەوە دەبێتە خێزانێکی سەرکەوتوو دەبێت باوکێکی بێوێنە لە فیداکاری و خۆبەختکردن و دەبێتە باوکێکی چۆنەڵی فعال و فیداکار و پەروەردەکار ئەو کاتا خێزانەکە تۆکمە و دامەزراو دەبێت و بە هەمان شێوە دایکەکەش دەبێت بزانێ باوکەکەش بە هەمان شێوە جۆرە دایکێک هەڵدەبژێرێ ئەگەر وانە بوو هەر ڕۆژە بەدەستیەکێکەوە فریو دەخوات و تووشی خلیسکان و داڕوخان دەبێت بۆیە بەڕاستی ئەو دوو کەسەی کە ژیانی هاوسەری پێدەگەن لە کوڕ و کچ دەبێ بزانن چۆن خۆیان دەوڵەمەند کەن وەعیەتێکی زۆر بەرچاویان هەبێ خوێنەرێکی باش بن بە کاڵی و کورچی نەچنە ئەو پرۆسەیەوە ئێمە لە سەرەتای نەوەدەکانە پێش ئەوەی کە چۆنەڵی هێشتا نەگەیشتبووینە تەمەنی قەراردان بەردەوام خول و وەڕکشۆپ و سیمینارات و نووسین و نامیلکە و ئەو جۆرەشتانەمان دەخوێندەوە ئیلمان لە ئێستا کە بەو هەموو ئەدەواتە پێشکەوتنەوە زیاتر پێ بوو وشیارێکی ڕەهامان هەبوو سەبارەت بە ژیانی هاوسەری بۆیە خێزانەکانی ئەو کاتە تۆکمەتر و دامەزراوتر و بەرەکەتدارتر بوون بۆیە گرنگە ئێمە ئێستا من زۆر دڵخۆشم
بە ئەم جۆرە دیبیت و پانێڵانە کە مەفروزە وشیاریەکە بێ بۆ ئەو کوڕکچانەکەەوە گرنگترینە. هەر بۆیە لە فەرمودەشدا پێغەمبەری سەرۆرمان عەلەیهی سەڵات وەسەلام باس لەوە دەکات کە ئەوەی مامۆستا نەرمین باسی کرد کە کێشە دەرەکیەکان کە تەسیری زۆر سلبی دروست دەکات لەسەر تاکەکانی خێزان، لەسەر خێزان و لەسەر کۆمەڵگا. پێغەمبەری سەرۆرمان عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت نەهێنی هاوسەرەکەت بپارێزە. ئەمە بێ حکمت نییە، هیچ فەرمودەیەکی پێغەمبەری سەرۆرمان ڕۆحمان فیدای ڕێبازەکەی بە بێ حکمت هیچ بەلاغێک نانێرێ بۆ باوەڕداران و بۆ ئومەتەکەی. بۆ دەفەرمێت تۆ نەهێنی هاوسەرەکەت بپارێزە. ئەمە جیاکاری ڕەگەزی نەکردووە، ڕووبکاتە تەنها ئافرەتان بڵێن لەبەرێ ئافرەتان نەرمن عاتیفین زوو هەڵچوونیان هەیە بە بۆنی عاتفسۆزیانەوە زوو سکاڵای خۆیان دەکەن و ئەسرار و نەهێنی خێزان بۆ نمونە دەدرکێنن. نەخێر پێچەوانەکەشی جاریوا هەیە، برایانیش و پیاوانیش ڕوبەڕی و حاڵەتە بوونەوە. ئێمە بەپی ئەو کەیسانەی کە ڕۆژانە دێتە لامان لە هەردوو ڕەگەزدا بە بۆنەی بەڕاستی نەپاراستنی قسوسیاتی ژن و مێرد، نەپاراستنی ئەسرار و نەهێنی بینی ژن و مێرد و جێبەجێ نەکردنی ئەو فەرمودەی سەروەرمان ڕۆحمان فیدای ڕێبازی بە سەلەڵڵاهو عەلەیهی وسەلەم کە دەفەرمێ نەهێنی خێزان و هاوسەر و ماڵە و قسوسیاتی خێزانەکەت بپارێزە. هیچ یەکێک لە ئێمە ئەگەر ئەو فەرمودەیە جێبەجێ بکات تووشی چۆنەڵەی کێشە و گرفت نابێ و ئەسرارەکانت قسوسیاتەکانت تایبەتمەندیەکانت ناچێتە دەرەوە. ئێمە کە دەڵێن کاتێک ئەو تەرەفی بەرامبەر یا تەرەفی سێم یا ئەوانەی دەستی دەرەکین تێکەڵ بە کێشە خێزانیەکانت دەبن یا دەبنە هۆکار بۆ کێشەی خێزانیت بەپێی ئەو کەیسانەی کە ڕۆژانە دێنە لای ئێمە. ڕاستە پێ دەچێ خزم و کەسوکار بێ، پێچێ ماڵە خەزوران بێ، پێچە ماڵە باوان بێ، پێچێ دراوسێکت بێ، پێچێ دەستە خوشکت بێ، پێچێ برایەکی بڕبڕە پشتت بێ زۆر بە دۆست خۆی نیشان بدا، پێچێ هاوپیشەکەت بێ لە دەوائیر و فەرمانگەکەت. ئەمە هۆکار بۆ تێکدانی شیرازەی خێزانت. یا جاری وایە پێغەمبەری سەرۆرمان عەلەیهی سەڵات وسەلام بەبێ حکمت نافەرمێ زۆربەی عادەتەن قەدەر لە موسیبەتی چاوە ڕوئەدا. ئەفەرمێ جاری وایە چاو ئەوەی بە پێوەیە دەچێتە ناو گۆڕ و ئەوەکەی تریش دەچێتە ناو مەنجەڵ، کەواتە بێ حکمت نییە. چاویش کە پێغەمبەری سەرۆرمان عەلەیهی سەڵام دەفەرمێ مەفروزە ماشەڵڵا بۆ هەموو شتێک بکرێ. جاری وایە تۆیە قسوسیەکی تایبەتمەندێ، ئاوەدانی، ئاسوودەی، پێکەوە ژیان، لێک تێگەیشتن، لانەیەکی ئارام، هاوکاری هاوسەرەکەت یا هاوکاری خێزانەکەت، موتیعی خێزانەکەت یا بە هەمان شێوە هەموو ئەلەو بابەتانە دێی نەقڵەکەی بە دڵپاکی خۆت بۆ برای بڕبڕە پشتت کە هاوپیشەتە کە خۆی بەدۆستت نیشانەدا کە لەگەڵ تا بۆ نمونە زۆر تێکەڵ ئەسرار و نەهێنیەکانت لێ سەحبەکە. و بە هەمان شێوە بۆ ئافرەتانیش وەها بووە زۆرێک لەو کێش و کەیسانەی کە هاتوونەتە لای ئێمە برایان خوشکان ئەوانە بوون کە قسوسیاتی خۆیان ئەسرار و نەهێنی ماڵەکانی خۆیان نەپاراستووە. بۆیە غیرەکردن هەیە، حەسادەت هەیە و چاوپیسی هەیە. جاری وایە ئەوە بۆ هۆکاری کە خێزان بەرەو هەڵوەشانەوە بڕوا. جاری وایە گەیشتۆتە تەلاق، جاری وایە گەیشتۆتە قەتڵ، جاری وایە گەیشتۆتە تاوان. بەداخەوەمانە هۆکارن. بۆیە دەستی دەرەکی تەسیرێکی زۆر باڵای هەیە. ئێمە دەبێ ئاگادار بین خۆمان لە هەموو ئەو خطوڕەتانە پارێزین، ئەسرار و نەهێنی ماڵەکانمان ئەو فەرمودە شیرینی سەرۆرمان جێبەجێ بکەین بۆ هیچ کەسێکمان. ئەگەر بۆ نمونە لە حاڵەتێک هاتە پێشەوە دۆستێکت، توێژەرێکت، مامۆستایەکت، دەستە خوشکێکت، برایەکت زۆر چۆنەڵەی سیقەی کولی پێتی کێشەیەکی جوزئی هاتە ڕێگەت، ئەوە ئەتوانی بۆ نمونە بۆ چارەسەرکردن و معالەجەکردن قسوسیات و گرفتەکانی هاوسەرەکەت باسکەی بۆ چارەسەرکردن. بەڵام بیکەیتە بنێشتە خۆشە و بە لە هەموو مەجلیس و کۆڕێکدا مەجلیسێکدا تۆ کەسایەتی هاوسەرەکەت بشکێنی کە پیاوە بۆ حەدیثەکە دەفەرمێ یەکفورن العەشیر کە دەفەرمێ خێر و خۆشیم لێ نەدی کوفرانەی پێدەکا. پێغەمبەری خوا سەڵسەڵام فەرمووی ئافرەتان کوفرانە دەکەن، فەرمیان بەخوا بە پێغەمبەری خوا کوفرانە بەچی فەرمیان بەمێرد کە دەڵێ خێر و خۆشیم لێ نەدی. عادەتەن ئەوە واریدە لە ناو ئافرەتانەوە، لە ناو پیاوانیشا لەگە ڕێز و تەقدیری تەواو بۆ هەردوو ڕەگەز ئێستا بۆ تەباو. بۆ نمونە ئافرەتەکە مطیعە بەڵام بە ناشیزە ئەیناسیێنێ لەبەرەوەی بە جۆرێک لە جۆرەکان دڵی بردۆ بۆ شوێنێکی تر، دڵی لەگەڵ وابەستەی شوێنێکی تر بووە. ئافرەتەکە کەم و کوڕی نییە بەڵام لە ئیشکالی جەمالی بۆ دروست بۆ ئێوێ بیشکێنێ و بۆ نمونە بە جۆرێک لە جۆرەکان تۆمەتێکی خاتە پاڵ. هەرچی محاولەی ئەیکا بوو ئەوەی لێکترازانێک لە بینی خێزانەکە دروست بێ، لە بینی ژن و مێردەکە دروست بێت تاوەکەوەی چۆنەڵی بگات بە مەرام و بە بەستی خۆی. ئێمە ڕۆژانە سەدان کەیس ڕوبەڕوومان دەبێتەوە سەبارەت
سەبارەت بە ئەو جۆرە حاڵەتە نەخوازراوانە. جاری وایە ژنومێردێک لە قیمەی بەختەوەریدان یەکێکەکەوێتە نێوانیانەوە هاوپیشەیەتی، نەخێر جاری وایە خزمێتی، جاری وایە کەسی نزیکی هاوسەرەکێتی یاخود خێزانەکە ئێمانە کە دەبنە کێشەی زۆر سەرەکی کە بەداخەوە جاری وایە تایە بۆ نوێشکەر بۆ ڕۆژوگەر بووە بە بۆنەی ئەم چاتومانەوە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان اختیڵات و بەرکەوتن و هەتا تا دوایی بۆ خۆتانجێ دێڵم ڕۆیشتون. بۆیە ئەگەر ئێمە خاوەنی ئیمانێکی پۆڵاین بین، پەروەردە کرابین بە پەروەردەیەکی قورئانی، ئیلتیزاماتێکی دینیمان هەبێ، مامەڵەیەکی تەندروست بکەین، حقوقەکانی یەکتر بپارێزین، بزانین ئەرکی من وەکو ژنێک، وەکو دایکێک، وەکو ئافرەتێک چییە، هیچ کاتێک تووشی لادان و لاڕێبوون و خەسارەتمەندی و هەڵوەشانەوەی خێزان نابم. و پیاوێکیش ئەگەر بزانێ وەزیفە و ئەرک و قەوامەبوون و ئیدارەدان و نەفەقە پێدان و ڕاگررتنی هاوسەنگی و تەوازن ڕاگررتن لە بینی خێزانەکاندا چیە، تووشی داڕوخان و هەڵوەشانەوەی خێزان نابێت. بۆیە بەداخەوە هەر ئەو دەستە دەرەکیانەیە بوونە هۆکاری ئەوەی کە خێزانەکان بەرەو هەڵۆشانەوە بڕۆن ڕێژەی تەلاق وەکو جەنابی کاک دکتۆر باسی کرد لە بەردەوام لە هەڵکشاندایە و تاوان لە بەرزبوونەوەدایە. بە پێی ئامارەکانی ساڵی پار لە بەرامبەری 3 هاوسەرگیریدا جیابوونەوەیەکەیە. ئێمە کاتێک بە دوواداچوونەکەین بۆ ئەو کەیسانە ئەو خێزانانەی کە هەڵدەوەشێنەوە، کاتێک خێزانێک جیا دەبێتەوە، خێزانێک هەڵدەوەشێتەوە، کۆمەڵێک مناڵ پەرتەوازە دەبن، کۆمەڵێک مناڵ بەرباد دەبن، کۆمەڵێک مناڵ بەپەنا دەبا بۆ چەخۆشاندن، بۆ تلیا خواردن، بۆ ئەنواع خوونەریتی خراپ. ئەوانەمان هەموو بە کەیز لایە تا نەچیتە ناو واقعەکەوە. من بە ئەزمموی 4 ساڵی پەرلەمانیم کە بێگومان ئەبینین سەردانی چاکسازیەکانەکەی زۆرێک لە سزادراوانی چاکسازیەکان هۆکاری بۆ نمونە نەمانی متمانە ئەو ڕۆڵی دەستی دەرەکی بینینە، عیلاقات و پەیوەندی خۆشەویستی و کەپڵاندن و ئەوینداری و سۆزداری ناشەرعی، و بۆ نمونە پارێزگاری نەکردن لە شکۆی خێزان و ئەندامانی خێزان و مەکانەتی ئەو خێزانەی کە ئەمانەتە لە لای تۆ. بە هەمان شێوە هاوسەریش پێغەمبەر یەکەم عەلەیهی سەڵات وەسەلام بۆ بەلاغی هەیە بۆ ئەو ژنومێردانەی کە قەدری یەکتر نازان، بۆ ژنێک ئەگەر قەدری هاوسەرێکی داوێن پاکی ڕەوش بەرزی ئەخلاق جوان نەزانێ، حقوقەکانی بۆ دەستەبەر نەکا، مافی نەپارێزێ، سەمع و تاعەی بۆی نەبێ، ناشیزە بێ ئەمری بکە، وەکوتمان سەمع و تاعەی نەبێ، ڕاوێژی نەبێ و خۆفەرزکردن و هەندێک حاڵەتی لەم بابەتانی بەسەردا بکات، ئەوە نەسی لەسەرە و هەڕەشەی لەسەرەکە مەلایکەتانی خوا دوعای لێ دەکەن. و پێچەوانەکەشی هەر بە هەمان شێوایە ئەو ئافرەتەی کە خوای پەروەردگار کردێتی بە حەڵاڵی تۆ، بە حەڵاڵی لە ئامێز و مەسکەنی تۆدایە، مەفروزە شکۆی پارێزی، مەکانەتی پارێزی، ڕەوشی پارێزی، ئەخلاقی پارێزی، تاوەکو بەرەو چۆنەڵەی لاڕێبوون و هەڵوەشانەوەی خێزان سەر هەڵەدا. ئێمە بە پێی ئەزمموی کاری چەند ساڵەمان کاتێک دەچینە چاکسازیەکان زۆرێک لە سزادراوان دەرەنجامی ئەو هەنگاوە خراپ و ختوڕە خراپانەی کە دەستی دەرەکی ڕۆڵی بینیوە، ئیتر ئایا دەستێکی حرام بوو بێ لە دەرەوە، یاخود بنەماڵە دەوری بینی بێ، یا عنفێک بەکارهات بێ، یا تۆڵەکردنەوەیەک، یا بۆ نمونە ژن بە ژندانێک لە بری خوێندانێک ئێستاش لە ئەزال لە هەندێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هەیە. ئەوان ئەو سزادراوانە خۆیان زمان حاڵن کە باز لە ژیانی خۆیان و هەڵوەشانەوەی خۆیان دەکەن. عنی ئافرەتی وە دڵڕق هەبووە، من عنی سەدان نمونەم لایە، سەدان نمونە. یەک نمونە بازەکەم، ئافرەتێک ئەگەر بۆ نمونە نەگاتە ئەو پەڕی دڵڕقی، ئەو پەڕی بێدینی، ئەو پەڕی بەربادبوون، ئەو پەڕی خراپەکاری، ئەچێ دەست لەگەڵ پیاوێکی حرامدا تێکەڵ بکاو، پیاوە حرامەکە بێنێتە ماڵەوە و بە سفرەی سەفەری دەمی خاوسەرەکەی ببەستێ و کەلەپچە بکاتە دەستی و قاچی و کاری فاحیشە لە بەرچاویدا ئەنجام بدا و لەگەڵیشیە چۆنەڵەی بیکوژێت و لە ماڵەکەی دازیندە بە چاڵی بکە، دوای چەند مانگێک بە دواگەڕان بۆنی تەرمەکە لە ماڵەکە دەهات کە نەیانتوانی بوو لە پەلەپەلا چاڵەکە زۆر قوڵ بکەن، سەرنجام لە بە دوواداچوونەکان داگەڕین سەیرەکەین بە کوژی ئەم پیاوە باوکی مناڵەکانی کە 4 مناڵە خێزانەکەیەتی. و زۆر پیاوی احترام ڕوویدەم لە هیچ لە ئەم بەڕێزە ئامادەبوانە نەبێ، زۆر پیاوی دڕندەش هەبووە، وەکو مامەڵی وەحشیگەرانە بووە، زۆر زوڵم وستەمی کردووە، وەکو ئاژەڵێک مامەڵی لەگەڵ خێزانەکەیدا کردووە. سەرنجام ئەم کەیسە 4 مناڵی ئێستا لە لامانە، ئەم 4 مناڵە کەوتنە سەر شەقام، پێش کەوتنە سەر شەقام کەوتنە لای خزم و کەسوکار، زوڵم وستەمی دەوروبەر وای لێکردن کە ئەم مناڵانە لە پەنجەرەی ماڵەکەوە لە 2 شەوە
لە ماڵ ڕابکەن و کەوتنە سەر شقام و پارک و لەسەر کارتۆن و مقەبە ئەخەوتن سەرنجام خۆ تۆ نابێ دەستیان لێ هەڵگری بیان سپێری بەکوێ بەخانی بێ پەرشتان یانە و جوانان ئەزانن لێوێشتی ئەو گوزەرێ هەتا نەچە چاکسازیەکان هەنا هەتا نەچە بەڕاستی نەوجەوانان هەتا نەچە ژنان و مناڵان هەتا نەچە خانی بێ سەرپەرشتان مناڵی 8 ساڵی لێ پێدەچێت سەدان شوێنەواری چەقۆ و بۆکس و خەنجەر بۆ کەس بەدەم و چایەوە بێ لە نەوجەوانان گەنج هەیە جوانترین گەنج عنی سەیری ئەەکەی لە جوانی ئەم کوڕە سەر سوڕەمێنێ بەڵام لەگەڵ هاوڕەکەی دایەکێکیان کە بەشەڕ هاتووە هەر لە ناو بەحسا بەناو چاکسازی لە ناو نەوجوانانە یەکێکیان گوێ هاوڕەکەی بڕێکێکیان دانی زیینیشکان یەکێک لوتی ئشکێ بێجگە لە ئازاری جەستەی و شێواندنی جەستە لەگەڵ ئەوەدا قوڵە بنەوە بۆ حاڵەتی تر بۆ حاڵەتی بۆ نمونە لیواتە بۆ حاڵەتی ئەنی بۆ خۆتان ئاگاتان لە ئەو خاڵە مەترسیانە بوو کە وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی بەداخەوە خستیە ڕوو جگە لە بابەتی موادی هۆشبەر جگە لە بابەتی جگەرە کێشان و نێرگەلە کێشان و هەتا دوایی کەواتە کاتێک کە خێزان نەپارێزرا پارێزگاری لە شکۆی خێزان نەکرا لە ئەندامانی خێزان نەکرا لە کوڕکچەکانمان نەکرا لەو بەها پیرۆزە نەکرا بەرەو هەڵوەشانە و داڕوخان و جیابوونەوە دەڕوا جیابوونەوەش سەرنجامەکەی بەوە دەست پێ دەکات کە تاوان لە هەڵکشاندا دەبێت و بۆ نمونە 4 مناڵ بەجێ دێڵی شقامی بەرەڵای سەر شقامەکان دەکەم و چەقۆوەشێن و نێرگەلەکێش و خراپەکار و مجریم دەرەچن کاتێک کە سەردانی ئەم مناڵە نێوجوانانە ئەەکەی مناڵێکی تیانێ تەندروست بێ هەر هەمووی پاکت لەسەر پاکت جگەرە ئەکڕێ وەزئێکی تەندروست قسەی لەگەڵاکەی سەرداخالانی دەرونی ڕووخاوالانی تەندروستی ناجێگیرە وەزئێکی ئەوەندە نەشاز و عنی کە ئابە بە هەفتە لێت ئەیە ئەی ئەو ژنانەی کە خەسارەتمەند بوون و بوونە سوتەمەنی و بوونەتە قوربانی و بوون بە تەڵەوە بوون بە خۆراکی دەمی ئەو گورگە برسیانەی کە لە کەمیندان بۆیان و لەسەر ڕێگا کە ئێستا دەستی پەشیمانی دەگەزن کە بوونە بکوژی هاوسەرەکانیان بوو لە ناوبردنی مناڵەکانیان بوونە هۆکاری ئەوەی کە بنەماڵەیەک عشیرەتێک چۆنەڵی دەستەوی خەیەک ببێ خوێنی تا بڕژە و چەند قەتڵێک دروست ببێ ئەنی هەر بە بۆنەی هەڵوەشانەوەی خێزانەوە هەبووە 14 قەتڵی هەبووە 14 حکمی ئەعدامی هەبووە بە بۆنەی بۆ نمونە سەرنجامی جابوونەوەی خێزانێک بەرکەوتنی دوو عشیرەت کە شەڕ ڕووی داوە یەک کەس 14 حکمی ئەعدامی هەبووە لە ناو چاکسازیەکانە کە ئێستا لە یازان لە ناو چاکسازیەکاندا بە جۆرە لەجۆرەکان بەداخەوە کە ئەو حاڵەتە لە هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێت بە هەمیشەیی تاوان لە هەڵکشاندایە کەواتە سەرنجامی پارێزگاری نەکردنی خێزان و هەڵوەشانەوەی خێزان و زۆربوونی ڕێژەی تەلاق ئەو شتە نەخوازراوانە ڕوو دەدات کە بە بەردەوایی وتمان تاوان لە چۆنەڵی بەرزبوونەوەدایە هەمیشە گەنجەکان بەرەو خراپەکاری دەڕۆن کچەکان بەرەو چۆنەڵی خواپەنا بە دڕەوشتی دەڕۆن بەڕاستی ئێوە گەورەترین مەسئولەتی سەرشانتان لەسرە گەورەترین چۆنەڵی بەرپرسیارەتی کە بتوانین هەر یەکێک لە ئێمە خێزانەکانمان بپارێزین هەر کەسێک خێزانی خۆی پاراز بە ئەجر و سەواب چۆن پێغەمبەری سەرۆرەسەڵسەم دەفەرمێ سەرفکردنی درهەمێک بۆ مناڵەکەت سەدەقەیە خەندەیەک بۆ مناڵەکە سەدەقەیە لە ئامێزگرتنی سەدەقەیە ڕووخۆشی نیشاندان سەدەقەیە چاکەکردن لەگەڵ خێزان تا سەدەقەیە نێو چاوان ماچکردنی خێزانەکەت سونەتێکی پێغەمبەری سەرۆرمانە عەلەیهی سەلام سەدەقەیە خێزانەکەت بەو پەڕی خەندە و سونەتانەوە پێشوازی لە هاوسەرەکەی کرد و سونەتەکەی پێغەمبەری سەرۆرمانی عەلەیهی سەلام جێبەجێ کرد سەدەقەیە بەوە ئەتوانی شکۆی خێزان و مەکانەتی خێزان و ئەندامانی خێزان پارێزی کاتێک کە ژینگەیەکی ئارامت بۆ خێزانەکەت بۆ هاوسەرەکەت دەستەبەر کرد بە تەدریجی بە سیلسیلە ئەڕوا مناڵەکانی شت لەسەر ئەو ئەساس و بنەمایە پەروەردە دەبن بۆیە گرنگە مەسئولەتی سەرشانی ئێمەیە واجبە کە بەڕاستی ماڵەکانمان پارێزین خێزانەکانمان پارێزین هاوسەرەکانمان ئەوانەی ئافرەتن دەبێ هاوسەرەکانمان لەلا ڕێبوون وەکو بەڕاستی من هەموو جارێک ئەڵم دەبێ سەحبیان بکەین دەبێ بیان کڕینەوە دەبێ ببین بە درع دەبێ پارێزگاریان لێ بکەین دەبێ شکویان پارێزین دەبێ شەرەفیان پارێزین دەبێ ناموسیان پارێزین دەبێ سەرمایان پارێزین دەبێ کەسایەتیان پارێزین دەبێ پێگەی کۆمەڵاتیان پارێزین لە ڕووی سیاسیەوە بیان لە هەموو ڕۆکانەوە تۆ دەبێ ئافرەتێکی ئەوەندە بەهێزبی ئەوەندە بەتوانابی ئەوەندە ساڵی حەبی بتوانی هیچ مەجالێک هیچ فەراغێک بۆ هاوسەرەکەت نێڵیتەوە و بە هەمان شێوە پیاوانیش بەرپرسیارەتی گەورەیان لە ئەستۆی بەرامبەر بە خێزانەکانیان لەبەر ئەوەی ئافرەتێکی داوێن پاکی ڕەوش بەرزی خاوەن بنەماڵە کە ئەمانەتی تۆ کراوە لە بەرامبەردا دەبێتە پارێزگاری لە شەرەف و ناموس و کەرامەتی بکەی کە ئەوە واجبی سەرشانی هەرێکێک لە پیاوانە ئەگەر پیا و فەراغی بۆ خێزانی دروست نەکرد هەموو بۆ نمونە بۆ شایەکانی بۆ پڕکردەوە ئافرەت
نە پارەی دەوێ نە دۆلاری دەوێ نە درهەمی دەوێ نە سارێ مۆدل بەرزیێ نە کۆشکی ڕازاوی دەوێ تەنها تۆزێک عاتیفە و سۆزی ئەوێ ئەگەر پیاوان بەس ئەوەندە نەرمونیان بن لەگەڵیاندا عاتیفە و سۆزیان بۆ دەرببڕن ئافرەت ئیتر تەواو لێواو لێو دەبێت لە بەختەوەری وا دەزانێ سوڵتانی سەر ئەرزە و هیچ کەسێک لە خۆی بە بەختەوەرتر نازانێ بەڵام دەبێ ئافرەتانی ئێمەش خۆیان بە دوور بگرن لە ئافرەتانی ناشیزە لە ئافرەتانی فیمینیست لەو ئافرەتانی کە ئیدعای مافی ئینسانیەت و ئازادی ڕادەربڕین و هەموو ئەو جۆرەشتانە دەکەن بۆیە بەڕاستی هەندێک فکری نامۆ ڕوو لە هەرێمی کوردستان و خێزان و ماڵەکانمان دەکات دەبێ ئێمە خۆمانی لێ پارێزین بە ناونیشانی جیاواز بە بەرگی جیاواز بە تایتڵی جیاواز بە ناوەڕۆکێکی جیاواز کە ئەیانەوێ بە جۆرێک لە جۆرەکان خێزانەکانمان بەرەو هەڵوەشانەوە بەرن ئەوان بۆ نمونە بە جۆرێک لە جۆرەکان وێنای ئەیانەوێ ئافرەتانی ئێمە لە خشتە بەرن یا خێزانەکانی ئێمە لە خشتە بەرن یا برایان و پیاوانی ئێمە لە خشتە بەرن بە جۆرێک لە جۆرەکان بە ناوی بۆ نمونە وشیاری یاخود ناوشیاری ئایا ئاینی پیرۆزی ئیسلام چ ڕێگریەکی لە ئێمە کردووە بەرامبەر بەوەی کە ئێمە ئافرەتان ناوشیار بین ئێمە شانازی بۆ دەکەین کە ئیسلام ڕێگەی ئەوەی لێ نەگرتوین پێ بگەین و ڕۆڵ ببینین و تێ بگەین و بخوێنین ئەگەر سەیرێکی سیرە بکەین سێرچێک بە ژیانی پێغەمبەری سەرۆرمان بکەین عەلەیهی سەڵات وەسەلام سیرەکەن لە هەموو مەجالێکدا ئەوانی دیعای ئازادی دەکەن لە هەموو مەجالێکدا ئافرەتان ڕۆڵ و پێگەی خۆیانە بووە لە مەیدانی بازرگانی لە مەیدانی دەعو بانگەواز لە مەیدانی بەیعەت لە مەیدانی جیهاد لە مەیدانی هیجرەت لە هەموو مەیدانێکدا ئافرەتان نخبە بوون و پێشەنگ بوون و ڕۆڵ و پێگە و کاریگەری خۆیانە بوو ئەوان بە ناوی ئازادی و وشیاری و هەندێک لەم ناونیشانانە ئەیانەوێ ئافرەتانی ئێمە بەرەو لاڕێبوون و خراپەکاری و داڕوخان و چۆنەڵی بەربادبوون بەرن ئینشاءڵڵا ئێمە دڵمان و عقیدەمان و بیر و باوەڕمان بە ئیمان ئاودراوە ئێمە شانازی بۆ دەکەین کە ئیسلام ئازادی ڕەهای داوە بە ئێمەی ئافرەتان کە هیچ کاتێک نەخلیسکن فری و نەخۆن بەرباد نەبن دوێنە کەیسێک هاتەلام کچێکی جوانی قورئان خوێنی متەدەینی ڕێک و پێک هاتوون دەستیان بۆ کێ بردووە دکتۆرێکی باشە دکتۆرێکی بۆ نمونە زانکۆ هاتووە ڕێ بە کێ گرتووە بە ئافرەتێکی متەدەین وتوێتی تۆ بۆ نای ئافرەتێکی بەتوانای ئاوا لیاقە دوایە توانا دوایە مستەوا دوایە کار لەگەڵ ئێمە بکەی وتوبی کارەکەتان چێوتی ئێمە لە بواری فیمینیستیا کارەکەین وردە ئەم ئافرەتە سێرەکەی کتێبی فکریان پێداوە بەرەو ئیلحادیان هەوڵی ئەویاندا بەرەو ئیلحاد و لا ڕێبوون کە شتێکە لە خەروارێک زۆرێک لە گەنجەکانی ئێمە جاری وایە بە خوێندنەوەی کتێبێکی فەلسەفی بەرەو ئیلحاد و بێباوەڕیان بردوون بۆیە دەبێت ئاگاداری ئەو بابەتانە بین بە ناوی بە هەندێک نازنا و ناونیشان ئەیانەوێ ئەندامەکانی خێزان وە کچەکانمان و کوڕەکانمان بەرەو لا ڕێبوون بەرن ئێمە شانازی دەکەین کە ئیسلام ئازادێکی ڕەهای داوە بە ئێمەی ئافرەتان بەسە بۆ ئێمە کە خوای پەروەردگار ئەو ئافرەتی چوەلای پێغەمبەری سەرۆرمان عەلەیهی سەڵات وەسەلام پیاوێک زیهاری لێ کرد سوڕەتی مجادیلە سکاڵای بر بۆ پێغەمبەری سەرۆرمان عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی پێغەمبەری خوا هاوسەرم زیهاری لێ کردمەوە پێغەمبەری خوا زەمانێک بێدەم بۆ خوای گەورە ئاەتی مجادیلە سوڕەتی مجادیلەی ناردە خواردەوە وەڵامی ئافرەتەکە لە حەوت تەبەقاتی ئاسمانەوە هاتە گۆ ئایا ئیمکانەتی ئافرەت و پارێزگاری نییە ئەمە ئازادی نییە کاتێک باوکێک ویستی کچەکەی بدات بە کوڕەمامی پێغەمبەری سەرۆرمان عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک ئەم کچە سکاڵای هێنا فەرمی باوکم ئەوێ بە زۆر بمدا بە کوڕەمامم فەرمووی ئەتوانیشی پێ نەکەی فەرمووی قسەی باوکم جێبەجێکم بەڵام بۆی بەدوای من نەبێتە عادەت کەواتە هەر یەکێک لە ئێمە سەیری ئاینی پیرۆزی ئیسلام بکەین هیچ مەجال و فەراغێکی بۆ بەختەوەری خێزان بۆ پارێزگاری لە خێزان بۆ شکۆمەندی خێزان نەهێشتۆتەوە ئەوە گرنگترینە کەواتە ئەگەر باسی ئازادی بکەی هیچ یەکێک لە ئافرەتانی باقی ئافرەتانی ئیماندار ئازادی وەرنەگرتەوە هەر بەهاتنی سەروەرمان ڕوحمان فیدای ڕێبازی بێ شکۆمەندی و ئازادی و ڕسەنایەتی و پارێزگاری بۆ ئافرەتان گەڕایەوە وەرسەرەمەرگیشدا و لە کۆتا چۆنەڵی مەتافی ژیانیدا ئامۆژگاری دەکات دەبێ پارێزگاری لە ئافرەتان بکەن کە ئافرەتان لە شوشە ناسیکترن جۆرێک لە چۆنەڵی چەکی تر بەکارهێنن لە ئافرەتە فیمینیستەکان کە باز لە ئابووری سەربەخۆ دەکەن ڕاستە ئێمە پشت ئەستوورین دیسان بەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام ئەو مافا ڕەهایەی داوە بە ئافرەت بۆ ئابووری سەربەخۆ بۆ نمونە تۆیەکی موچەخۆر تۆیەکی خاوەنەوەی کە میراتی دووەرگرتووە یا بۆ نمونە مارەیت هەیە جۆرێک لەو بابەتانە ئەمە خۆی لە خۆیدا ئابووریەکی سەربەخۆی خۆت هەیە
ئیسلام خۆی هاتووە پشڕاستی ئەو بابەتەی کردوەوە کە دەبێت ئافرەت ئابووری سربەخۆی خۆی هەبێ هەر ئەوەندە بەسە کە بەناوبانگترین ئافرەتی سەردەمی پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام بەتواناترین بازرگانی ئەو سەردەمە دایکمان خەدیجە بوو کە لە هاتووترین و ئیداریترین ئافرەت بووە لە ڕووی مادی و توجارەت و بازرگانی و هەتا دوایی جگە لە ئافرەتانی تریش بە سیلسیلە ئەگەربەی چ ڕۆڵێکیان بینۆی لەگەڵ پێغەمبەری سەرەوەمان عەلەیهی سەڵات وسەلام ئەم ئابووری سربەخۆیە ئەوان دێن ئەڵێن ئیسلام هاتووە زەوتی دەکات مافت پێشێل دەکات ڕێکارت لێ دەگرێ موچەکە قۆرخ دەکا لەگەڵ هاوسەرەکەتدا بەشی دەکا هەتا دوایی ئافرین بۆ ئەو ژن و مێردەی کە بەیەکەوە تەفاهمیان هەیە کە ژیانیان بەش دەکەن ئایا من پرسیارێک لەم خاتوناناکەم ئەگەر پیاوێک ڕەنج ئەدا کار ئەکا شەونخونی ئەکا موچە وەرئەگرێ ئەو موچەیە ئەبا بۆ کوێ ئەیبا بۆ ماڵێکی تر ئەیبا بۆ شتێکە بەربادیکە ئەیبا بۆ نمونە بۆ کەسێکە بۆ نمونە زەرەر بە خودی خۆی و دوا ڕۆژیشی بگەێنێ بێگومان نەخێر ڕنج و باندووبوون و شەونخونی بۆ خودی تۆیە بۆیە ئافرین بۆ ئافرەتێک کە هاوکاری هاوسەرەکەیتی لە بابەتی دارایی و هاوسەنگی ڕاگررتنی ئەو خێزانە و قوربانیدان و دروستکردنی ژنگەیەکی ئارام کەواتار ئیسلامە هاتووە ئابووری سربەخۆی بۆ ئافرەت دیاری کردووە لە میراتدا وەکو وتمان یەک بەرامبەری 14 بەشە لە بەشێک جارێ بۆ منە بەشێک دەبا لە شوێنێکی ترا 14 بەش دەبا لە شوێنێکی تر 8 دەبا سەیری میرات کەن بزانن چاوسەنگێکی ڕاگەجە چ مافێک بۆ ئافرەت دیاری دەکەمارێ بە قینتار داناوە بەڵام لەگەڵ ئەوەشدا دەفەرمێ بەرەکەتدارترین هاوسەرگیری و هاوسەرگیریە کە ئاسان بێ و تەکلیفی قورسی تێدا نەبێ و نەفەقە پێدانی ئافرەتانی ئێمە سوڵتانن ئافرەتانی ڕۆژ ئاوا شەونخونی دەکەن ناڕەحەتن زەحمەتکێشن ئیشکەرن ڕەنجدەرێکی زۆر چۆنەڵی ماندوون بەڵام ئاینی پیرۆزی ئیسلام هاتووە نەفەقەی لەسەر پیا واجب کردووە ئەرکی خسۆتە سەر پیا و پێداویستی و حاجەی خسۆتە سەر پیا و کەسابەت و بژێوی ژیانی خسۆتە سەر پیا و دامینکردنی مەسکەنی خسۆتە سەر پیا و ئافرەتانی ئێمە سوڵتانن لەگەڵەوەشدا ڕێگری لێ نەکراوە بۆ هەر کارێک کە دەیکا بەڵام لە چوارچێوەی شەریعەتی ئیسلامدا بێ زۆر جار ئەوە بە ئێمە دەفرۆشنەوە ئیسلام ڕێگرا لە پێگەیشتنتان و لێ تێگەیشتنتان و لە چۆنەڵی بە جۆرێک لە جۆرەکان بتوانن ڕۆڵی خۆتان ببین و ئازادیەکانتان لێزەوت کراوە ئێمە بەپی ئەزمموی 4 ساڵی کاری پەرلەمانی ماسپاس بخوا من لە 2 لیژنەی معنیە کارەکەم لیژنەی مافی مرۆڤ و لیژنەی ئافرەتان لە لیژنەی مافی مرۆڤ لە ئەم خولەی پەرلەماندا سوپاس بەخوای ڕەب العالەمین زۆرترین جوهدمان کرۆ بەندەوەکو ئافرەتێک کە ڕەگەزی من پێچێ ئەوان بە جۆرێک لە جۆرەکان وێنای ئەوە بکەن کە ئیسلامیەکان بێتوانان دەست و پێ بەستراون عقل داخراون عقل نەکراون کاتێک ئەدای تۆیەکی مسلمان دەبینی لە نەخۆشخانەیەک لە فەرمانگەیەک لە قوتابخانەیەک لە هەر شوێنێک ئەدای تۆی مسلمانی محەجەبەی داوێن پاکی ڕۆژبەرزی ئەمین کە بە مفتی خۆت دەبینێ ئەو کاتە تۆ بەکردەوە وەڵامی ئەو ئەدەیتەوە هیچ ساڵێک لە هیچ خولێکی پەرلەمانە دەست نەبراوە بۆ هیچ مادەیەکی تیرۆر کە ماڵ حاڵەتێکی مەترسیدارە من وەکو لیژنەوە بڕیاردەری مافی مرۆڤ چوم لە هەر سێ پارێزگاکە بۆ هەر چاکسازیە گەڕابم جارێ بێجیاوازی هەموو مادەکانم بینیوە و ڕۆڵێکی کارەمانە بووە الحەمدلله زۆرێک لە ئافرەتان لە حاڵەتی تەندروستی لێبوردنی تایبەتمان بۆ دەرکردوون لێبوردنی بۆ نمونە سەبارەت بە تەندروستی و بە هەندێک حاڵەتی نەشاز و هەندێک بابەتی کۆمەڵایەتی و جوهدی زۆرمان کرد زۆر ئافرەت کە سزادراون ئازاد بوون هەر الحەمدلله لە ماوەی هەفتە 16 کەسی بێتاوانی گەنجی چۆنەڵی ئەهلی مزگەوت کە بە بێتاوان دەزیر کراوە ئازاد بوون ئەم ڕۆڵانە کە نەمانێشتووە هیچ هەنگایەک بەسەر ئێمەی باڵاپۆش و محەجەبە و ملتەزیمات تێپەڕێ و کاتە تۆ بەکردەوە نیشانی دەدەی چی ئەەکەی چی نیشانی ئەوانە دەی شەو ڕۆژ مەخسۆتە سەرێژ نەمانهێشتووە یەک هەنگاو بەبێ ئێمە بڕوات ئەگەر ئەوان هەنگاوێکیان نابێمە 10 هەنگاوی ئیجابیمان نابە تاوەکو ڕۆڵ و پێگەی خۆمانە بێ کاتە ئەتوانین ئێمە هەمیشە ئەسپی خۆمان تاو بدەین بەکردەوە بۆ ئەوانی نیشان بدەین ڕۆژێک چوینە لای وەزیری ئەوقاف عادەتەن تۆ پلانی ساڵانە و مانگانە ئەبەی وەزیری ئەوقافە تەمەن خۆ بێ بە ناشکرێ بێ خۆ باگراوەندێکی ئەوە تر بۆ خۆتان جێدێڵم ئەوێ دەکەین ئینشاءالله خوای گەورە هەموو لایەکمان عەقیبەت خێرکە کاتێک کە بۆ نمونە پرۆژەکانمان خستە ڕوو لای سەیر بوو ئێمە ئیسلامی ئێمەی محەجەبە ئێمە باگراوەندێکی ئیسلامی چۆن ئەو توانا و لیاقەیەمان هەیە توانی بێتمان ئەم پرۆژە 1 ساڵی و 6 مانگیە
بۆ نمونە دیاری بکەین یا دەستەبەر بکەین یا بنووسینەوە بۆ پلانی ساڵانەمان. ینی وتی تۆ لە چه خێزانێک گەورە بووی، چه خێزانێک پەروەردەی کردووی؟ وتم من بە شانازیەوە هەم کچە مەلام هەم ژنە مەلاشم کە پێ دەچی ئێوە سەنستان لەسەر مەلا هەبێ بە بەردەوامی سوکایەتی بە زانانی ئانی و هەتا دوایی دەکەن. من لەو ژینگەیە پەروەردە بووم و من تاکێکی ئیسلامیم هەر ئەو ئیسلامەی ئێوە بە جۆرێک لە جۆرەکان وێنای دەکەن منێکی دروست کردووە کە ئێستا گەیاندومیە ئەم ئاستا کە سیفاتی الحەمدولله ومێ دەکەم وابێ خوای پەروەردگار بەو ئەوە ئەژمارمامکە قیادەبوونی پێ الحەمدولله سپاردوین. بۆیە ئێمە وەکو مسلمان وەکو محەجەبە وەکو ئەهلی دین دەتوانین بەکردەوە بۆ ئەوانەی کە هەمیشە لە کەمیندان بۆمان نیشانی بدەین کە ئێمە هەین کە بوونمانەیە کە دەتوانین بەکردەوە بیسەلمێنی و بە هەمان شێوە باسی جیاکاری ڕەگەزی دەکرێت. هەر سەیری بەلاغە قورئانیەکان کەن یا ئەیها الناس یا ئەیها المؤمنون یا ئەیها المسلمون هیچ کاتێک جیاکاری ڕەگەزی نەکردووە لە قورئانی پیرۆزدا بگرە فەزڵ و گەورەیدا بە خودی ژن پارێزگاری لە خودی ژن کردووە تەکلیفی لەسەر ژن نابردووە لە جیهادا لە جومعەیە لە نەفەقە پێدان و هەتا دواییدا کەواتە ئەوان کە باسی جیاکاری ڕەگەزی دەکەن ئەوان خۆیانن ڕەگەزی خۆیان دەچەوسێنەوە. بەڵام ئێمە بە شانازیەوە ئیسلامە هاتووە بەبێ جیاوازی وەکو مرۆڤ وەکو ئینسان مامەڵێکی تەندروست بەلاغێکی جوان سیستمێکی جوان نیظامێکی جوان یاسایەکی جوانی بۆ ئێمە دەستەبەر کردووە. بۆیە من ئاخر قسەم بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست هەر یەکێک لە ئێمە ئەگەر ڕوو بکەینە قورئان ژیانمان ژیانێکی قورئانی بێ هەڵسوکەوتمان هەڵسوکەوتێکی قورئانی بێ شارەزابین لە کیتاب و سونە هیچ کاتێک تووشی هەڵاوە داڕوخان و هەڵوەشانەوەی خێزان و بەر ئەو چۆنەڵی تەم و مژە ناکەوین کە ئەوان دەیانەوێ بە هەمیشەی لە کەمینان بۆ ئێمە دانێ بەرەو لاڕێبوون و بەرەو ئەوەمان بەرن کە بە جۆرێک لە جۆرەکان کرمۆڵی و خوانەخواستە لاڕێبوون و هەڵوەشانەوەی خێزان ڕوو لە ماڵە ئیماندارەکان و ئەم خێزانە تۆکمە و کولتوری کوردی و ڕەسەنایەتی بکات کە ئێمە شانازی دەکەین تاسا لە هەرێمی کوردستان خێزان ئەفزەلە پارێزراوە تۆکمەیە ئەویش الحەمدولله بە جوهدی ئەمثالی ئەم دکتۆر و مامۆستا چۆنەڵی بەڕاستی خواناسە خۆنەویستانە کە خۆبەخشانە شانیاندیاوەتە بەر مەسئولەتی گەورە ومێ دەکەن هەرێکێک لە ئێمە لە ئەمڕۆوە بەیعەت و پەیمان لەگەڵ خوای خۆماندا نوێ بکەینەوە لەگەڵ خوای خۆماندا ڕاست و ڕێک دەبین و ڕۆشنبیر دەبین وشیار دەبین بەرامبەر بەو بەلاقە قورئانیانە و بەرامبەر بەو هەنگاوە نەشاز و نەخوازراوانەی کە هەمیشە ئەوان لە هەوڵدان بەرەو لا ڕێبوونمان دەبن. ئێمە ئینشاء الله بە ئاینی پیرۆزی ئیسلام و بە فەرمودە شیرینەکانی پێغەمبەری سەرمان بەو ئاەتە جوانانەی کە دنیایەک لە جەوهەر و جوانی دەدا بە خێزان و شکۆی خێزان وەڵام دەدەینەوە و ئاخر و داوانان الحەمدولله وەسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەڕەکاتوه. زۆر دەستخۆش لە دەستخۆشی لە مامۆستا بەدریەکەین دەستەکانی خۆش بێ خۆماندوو نەبێ. دووبارە بەناوی خوددا سڵای خوا لە هەموو لایەک بخێر بێن بەسەر چاو سواز بوو نسیوتی ژیار سواز بۆ ئامادەبوونی جەنابتان. چمە ناو بابەتەکە و بابەتەی کە بۆ من تەرخان کراوە خێزانی تەندروست. خێزانی تەندروست ئەم وشەیە زۆر سێرچم بۆ کرد بۆ ئەم بابەتە بە زمانی ئینگلیزی بە زمانی عەرەبی. ڕەنگە من کەمتر خۆم لە بوارە ئاینەکەی بدەم وەکو دکتۆرێک و مامۆستایەکی زانکۆ بوارە ئەکادیمیەکە قسەتان بۆ دەکەم کە خێزانی تەندروست چی دەگەێنێ و چۆن ئیشی لەسەر بکەین چۆن کاری لەسەر بکەین. بۆ معلوماتی جەنابتان ئەگەر کە عومەر ئەو دوانی سەرەوە چاکا بۆی دەرکەوێ مەمنونە بم. ئەگەر لە گوگڵ کە سێرچی بۆ دەکەیت تەبەن خێزانی تەندروست یعنی فامیلی هێڵس لە گوگڵ سێرچم بۆ کرد لەسەر فامیلی هێڵس بزانین چەند ئەهێنێت فامیلی هێڵس ئەگە سەیری ژمارەکە بکەن بە نزیکەی تقریبا 6 ملیار و 370 ملیۆن بابەت لەسەر خێزانی تەندروست نووسراوە. 6 ملیار و 370 ملیۆن کەواتە ئێمە پیا و ڕاست بڕوا زۆر بێویژدانە نەبین وا بزانین کەس مشهوری خێزانی تەندروست ناخوا بەس کوردەبوەرە نەبێت یان تەنها ئێمە ئیسلامیەکانیش ئەمەش تۆزێ کەم تا زۆر بێویژدانیان هەیە. 6 ملیار و 370 ملیۆن کەس دوور و نزیک باسی خێزانی تەندروستەکە بە چی شێوازێک دوایی ئاماژەی پێ دەکەم. وتم بزانم چەند ڤیدیۆ هەیە چەند کەس قسەی لەسەر کردووە. بە نزیکەی 626 ملیۆن ڤیدیۆ هەیە دوور و نزیک باسی خێزانی تەندروستەکە بەس بە چی بە زمانی ئینگلیزی
کەواتە 9 ملیار زیاتر ڤیدۆ هەیە اینجا دوایی سێر بکەن و بیر بکەن و بزانە چەندێ لەم ڤیدۆانە هێناومانە تەرجمەمان کردووە دوور و نزیک و خۆمان سوودمان لێ وەرگرتووەکو کوردەکەی خۆمان. خێزانی تەندروست سێرچم بۆ کرد دایکت نەمرێ چەند هەواڵ لەسەر خێزانی تەندروست لە گوگڵا سەیف کراوە وەکو نیوز وەکو هەواڵ دوو دانیتیا بوو ئەوش نازان باجی ڕانەیە باجی ئافتاوە لەوە چێ بابەتێ بڵاو کراوەوە کەواتە ئەوانەی کە گەنجن و سەیری ئەم بەرنامەی ئێمە دەکەن خەبیری لە سوۆسیال میدیا خەبیری لە تۆڕی کۆمەڵایەتی تۆ خەم لە من مەخۆ من دکتۆر بەختیارم بە سێ زمان سێرچی بۆکەم کوردی عەرەبی ئینگلیزی خەفەت لە عایلەیەک بخۆ لە سویدە و بەس ئینگلیزیە زانێ خەفەت لە عایلەیە بخۆ کە ئەوە خێزانی تەندروستی هەبێ و لە دانیمارکە کوردیەکەش نازانێت خەفەت لە خێزانێک بخۆ لە سووریایە کوردیەکەشی لەبیر چۆ دێ بۆ لای من عیادەکەڵێ بە عەرەبی قسەم لەگەڵا بکە کوردیەکەش داماوە ئەوە نەت کاریگەری لەسەر دروست کردووە یان نەفەرێکی ترە کووردە من لە ئەڵمانیا لەگەڵیا سەرکەوتو ماڵێ وڵی خۆم شتێک کوردیم بیر ماوە بەس ئیشتە نازانم چی دەستی پێ کرد لە ئاخیراڵێ چەند ساڵ لە ئەڵمانیاین مناڵەکانم هەر ئەڵمانی و ئینگلیزیە زانم کەواتە لەمەیە بەڵگەی لەسەرەوەی کە هەم حکوومەت هەم وەزارەت هەم تاکەکانیش هەم خەڵکە ئیسلامیەکەش کەمتر ئێمە سێچمان بۆ کردو هەر هۆڵی ئێرا خۆین وا هێرە 100 کەس ئیسفادەی کرد 120 کەس ئیسفادەی دەکرد ئایا بیرمان نەکرێتەوە ئەم ڤیدۆ ژێرنووسی ئینگلیزی بۆ بکەین ئەم ڤیدۆ ژێرنووسی فارسی بۆ بکەین ئەم ڤیدۆانە ژێرنووسی تورکی بۆ بکەین ئەم ڤیدۆانە ژێرنووسی بۆ نمونە هەورامی بۆ بکەین ئەم ڤیدۆانە ئەوە دوای خۆتان پرسیاری لەسەر کرد دوای لەسەر خێزانی تەندروست وتم زانم چەند کتێب هەیە بە ناوی خێزانی تەندروست لە ناو مستەر گوگڵا سێرچ کراوە دایکت نەمرێ هیچی نێنە کتێبێک بە ناوی خێزانی تەندروست ئێستا لەو چێ دوتۆ حەسینەوەکی بڵە چۆن من کتێبم هەیە و نازانم چی وەکو خێزانی تەندروست بۆ ئەگەر خەڵکێک سێرچی کرد نووسی فامیلی هێڵس دوایی بە کوردیەکەی کتێبم بۆ بێنە نایێنێت گوگڵش ئەوە ئەزانێ حەقی لەوە چیە تۆ بەچی نیەتێک ئینەمە الأعمال بالنیات هەڵیگرە بۆ پردەکەی سیرات ئینەما بالنیات تۆ دەبێت لێرە بتوانیت بزانین چۆن بتوانین بشتە ناو ماڵەکان و بشتە ناو ژیانەکانەوە زیاتر لەسەر ڕۆم خێزانی تەندروست سێرچم بۆ کرد بزانم چەند مەقالە وەکو دۆکیومنت داخل کراوە بۆ معلوماتان بە نزیکەی تقریبا چەندێ 2320 زۆر کەمە 2320 چییە؟ یان 2320 وایە مدیری مەکتەبێکە چەند ساڵێکە نزیکی چەند هزار بۆ نمونە فۆڵدەرێکی هەیە ئیجازە و سایقی و بڕۆ و بێ و فلان و فیسار کەواتە بۆ هەموو کورد کە بەس لێرەوە 6 ملیار و ئەوەنین و بێجگەل لەوەی کە کوردەکانی دەرەوەی کوردستانی ئێران و تورکیا و سووریاش ڕەگە شتێکی لە زمانەکەی خۆمان و نزیک بێ بۆ خێزانی تەندروست 2000 و ئەوەنە بابەت داخل کراوە من ئەمانە باسەکەم و دوایی لەعەلە خەڵکێک بیر لەوە بکاتەوە کە داتا داخل بوونیش بۆ خۆی بەشێکی گرنگی داوایە بانگەوازە داتا داخلکردن لە گوگڵا چکە ئێستا گوگڵ بەدەستی مناڵ و گەورەوە بەدەستی ژن و پیاوەیە بەدەستی هەموو کەسێکەوەیەوە بە زمانی خۆی سێرچی بۆ دەکات بە خێزانی تەندروست بۆ هەر هەمووی بە ڤیدۆ بە نوکتە بە پێکەنین بە زەردەخەنە بیهێنە و بیبە بە ترشی و بە کاڵی تقریبا 25,000 بابەت هەیە لە هەموو گوگڵە کە مالانی هەیە نازانم چەند ملیارە تریلۆنە چییە بابەت لە گوگڵا داخل کراوە ئەتەوێ بڵێ چی ئەمێ بڵێم لە بیرتان نەچێ تەنها و تەنها لە هەموو کوردستانە بە هەموو ئیسلامیەکانەوە 30 ساڵ تەمەن 32 ساڵ تەمەن و چەندێکە نزیکی 20 دانە ساڵیشە سوۆسیال میدیا و نزیکی 20 ئەوەنە زیاد بۆ 30 ساڵ زیاترە چێت گوگڵ هەیە تەنها و تەنها بە هەموو تەلەڤیزۆن و رادیۆ و سەتەلایت و ڕاگەیاندنەکانەوە تەنها و تەنها تا ئێستا 3770 ڤیدۆ داخل بووە دوور و نزیک ڕەبتی هەیە بە خێزانی تەندروستەوە باش تا ئێرەم پەیامەم لێ وەرگرن و هەر ئەوە ئیسفادەم کردبێت مایەکەی دەرێنا و پاری بنزینەکەی دەرێنا و قازانشتان کردووەکە کەواتە کەم تەرخەمی لە داخلکردنی خێزان خانەوادە ئەنوا مشکال داخلەکەین لە فەیسبووکی خۆت بەس شتت نییە لەسەر خێزانی تەندروست چکاوە بۆ معلوماتن خێزانی تەندروست بە فەیسبووکیش داخل بوو بێت ئەو بابەتایەنە بەس بەو عینوانە بەو تایتڵە بۆیە تای ساکێمە ئەو کەم تا زۆر سەقافەتەمان نییە وەکو خەڵکی دیندار بە چی تایتڵێک داخلیکەین بۆی دوای سێرچی بۆ بکات من نەفرێک لە وەکوتم لە ڤاتیکان لە تورکیا لە رووسیا برایەکی من محاولەی بۆ نمونە پەنابەریەکە لە وڵات و مەملەکەتێکی ترویستی لەسەر خێزانی تەندروست شتێ بێنیان کێشەی کێ بوو چۆن بێنێ تا ئێستا کەمتر ئێمە و دراسەیەمان هەیە و کەمتر ئەو سەقافەتەمانێ زیاتر بڕۆم لە عالەما ئێستا لەسەر خێزانی تەندروست کتێبی لەسەرە بۆ معلوماتی جەنابتان
کتێبی لەسرە بە ناوی خێزانی تەندروست. ئایا تا چەند ئێمە توانیمانە زۆترین کتێب لەسەر خێزانی تەندروست بڵاوکەینەوە. کتێب هەیە لەسەر فامیلی میدیسن، ینی بواری توبی خێزان. خێزان هەروە کەم نییە و کتێبی فامیلی میدیسنە ئەگەر لە بیرم نەچوو بێت تەسەورەکەم نزیکی 600 لاپەڕە بەرەو 1000 لاپەڕە بچێت لەم تاابە تازەکانی. کاتە کتێبی زۆر ئەستوری لەسەر لە ئەوروپا و لە ئەمریکا و لە ئەڵمانیا لەسەر خێزانی تەندروست جێبەجێکریان جێبەجێ ناکرێت بۆی بزانین کە کەم تا زۆر هەموو خەڵک ئیشی لەسەرەکە جا و بە دیوێکی تریا ئەیباد تۆ ئازا بە لێزان بە هەمومانەوە بتوانین کەم تا زۆر ئیشی لەسەرکەین. ئێستا فامیلی هێڵز گاید ینی چۆن ینی بەرچاوڕوونی. ئێستا کتێبی تایبەت هەیە بۆ بەرچاوڕوونی. کێ لە ئێمە وەکو ئەو قاف هەوڵی داوە کتێبیشی ئاینی بە ناوی خێزانی بە خێزانی بەرچاوڕوونی خێزانی تەندروست هەموو مامەسایەکی ئاینی بڵێن هەر مارە بڕینێکت بڕی کتێبێکی بدەرێ. وەڵام من مەمنونی مامەسایەکی ئاینی مامەسانوە لێرەوە دەستخۆشیم بۆ چەند کتێبێکی بە دیاری داپێم دامە مامەسا فەرهاد ئەو وەختە لە ئاغجەلەن مامەسای ئاینی بۆی دکتۆر تەسەوەر ناکەی چەند مهمە هەر مارە بڕینێکمە کرد دەموت عوباڵم بە من لە دنیا و لە قیامەتا بێم کتێبەش بخوێنیتەوە. کتێبێکی ئەو خێزانێک تەرباری خێزان و خانەوەدا ئەیوت تەلەفۆنێ کرد دوعای بۆ ئەشدا دوا باومە کرد تەسەور ناکەی چەند گرنگە یعنی تۆ بچیتە ئەو قاف و بچتە مامەسایانی ئاینی بڵێ هەر ژن و مێردێکت ڕاستە لەواشێت بەڕێزێ بڵێ خە دکتۆر 150 نایخوێنەوە مانە هەر قازاجمانە. ئای کیلۆ پاقلەوە سەر بوو لە ژن و مێردایەتیە ئای بورمە سەر بوو بورمەی ئەسڵی فلان باناوەکەی نێنی نەبێ بە ڕیکلام ئای شەربەت لە دوای شەربەت گڤەی دێت سانکویک سەرف بوو بەڵام ئایا کەم تا زۆر کتێبێ بە شەرتێ کیلۆیەکی پاقلەوە 4 کتێبی خێزانی بەختەوەرەکە تۆ بۆ تای سایشیە ئەم کولتورەمان گۆڕی ئەوە خوشکان لێرێ ئەوە مەسئولی بەڕ و بەحر لە تەنیشتمەوە ئایا ئەم کولتورەمان گۆڕیوە لەمە دووە ئەم کتێبە تەوزیعکرێت لە چاو شەکرا خواردن دوێنە من خوا شایدە مختانە شتێ زووتر لە ناو لە شەکرا خواردنەوەی کابووم ینی هێشتا نەمکردێتەوە بەس قاوغێکیان داوە پێم تەسەورەکەم بەخۆی و قەباغەکەی و شیرینەکەی ناوی بای 230,000 دینار بێ بەلانی کەمەوە ئایا ئەم کولتورەمان داناوە ناملکەیەک بێ لەسەر خێزانی تەندروست ناملکەیەک بێ لەسەر چۆنێتی بۆ نمونە گیانەبوونەوە ناملکەیەک بێ لەسەر چۆن کاکە کتێبێکی بەرە بڵێت چۆن پیاوەکەت هەموو شتێکت بۆ بکە ئاڵتونت بۆ بکە عیارە 21 ئیماراتی ئەوی تر بڵێت چۆن ژنەکەت بۆ نمونە کفتە و شفتەی خۆش و بەزم و ڕزمت بۆ بکە بەس مهم لە سنووری خێزانی بەختەوەرە خۆی بدۆزێتەوە کتێبێکی ترێ بە ناوی فێرست ئەید ئان فامیلی هێڵز باسی چیەکە ئەڵە فریاگوزاری سەرەتایی ئەڵە خێزانی تەندروست پێویستی بە فریاگوزاری سەرەتاییە دەبێت زۆر ئاگادار بێ گەر وریان نەبی بەداخەوە کەم تا زۆر ڕەنگە خێزانەکان تەندروست نەبن وەلا ئەخیرە لە پڕێکا کار لە کار ترازا ڕەنگە فریان نەکەین باش بچمە ناو بابەتەکەەوە خێزانی تەندروست ئێستا وەکو معاملەیەکی پزیشکی لەگەڵاکرێت وەکو دکتۆر و وەکو نەخۆشی تەعاملی لەگەڵاکرێت بۆ معلوماتان تەنها وەکو حاڵەتێک تەنها نابێت پەیوەستیکەی بە ئاینەوە تەنها نابێت پەیوەستیکەی بەوەی جیابێتەوە یان جیا نابێتەوە چکە لە ئاخیرە دوو لە ڕووی جەنابتان ئەم کچ و کوڕە چاویان دەرچێت جیابنەوە بەس لە ئاخیرە ئەم کوڕابێ بە زوخاو بۆ عایلێک ئەم کچەشە بێ بە زوخاو بۆ عایلێک ئەم کچە کە جیابەوە لەواچێ بە ناوی ئەوەی کە ڕەنگە کەسێکی ترم دەست نەکەوێت بۆ نمونە خیانەت لە یان عیلاقەیەک لەگەر براکەی منە بەسێکە ژنیە کەواتە لە براژنی منی تێکدا نەخێن ئەم کوڕەش بۆ نمونە لەوەچێ بیل لەوە بکاتەوە عیلاقە لەگەڵ ئافرەتێکا بەسێکە لەوەچێ لە لایەکی ترەوە پەیوەندیەکی شەرعی هەیە لەگەڵ پیاوێکی ترە کەواتە بە دوور و نزیک ئەمە تەندروستی کۆمەلگا تێکەچێت بۆیە ئەوان ئاوا لێکی دراوەوە بۆیە دەچمە ناو پێناسە توبیەکەیەوە ئێمە باسی ئەکادیمیەکەین دکتۆر کامل جوانی باس کە چۆن لە ڕووی ئەکادیمیەوە بزانین خێزانی تەندروستیە خێزانی تەندروست بۆ معلوماتی جەنابتان ئەو حاڵەتەیە کە چۆن بتوانین ڕۆژ بە ڕۆژ تێپەڕێکەین و چۆن بتوانین بە شێوازێکی تەندروست ژیان بەڕێکەین ئەوە خێزانی تەندروستە ها ئێوە زانن دەم شارەیە توخوا با من بە نەوعێکی تر قسە بکەم بە زمانێکی تر دوای منش دەزانم وانە چنەوە سەر نەغمەکەی تر بەس من نەبە نەغمێ خەڵکەیە لەم شارەیە 25 ساڵە جیان نەبووەوە بەس بە معنای کەلیمە بە بەختیار بۆیە 2000 جیابووناتەوە بەخوا قەسەم ئەوە بە ناو جیابوونەوە نییە خەڵکەیە لەم شارەیە 30 دانە ساڵە ژن و مێردن ئاوا تا ئەڵی تاپوی عوسمانی لەسەرە بەس بە پیا و ڕاست بڕوە بە هەر چوار مەزەبەکە ئەگەر لە من بپرسێ دەبێ بۆ باید جیابوونێتەوە خێزانی تەندروست ئەوە نییە نان و قوزە قورت بیکا گرتوێتێ گیسکەکەی هەیاس ڕۆژێڵە هێنم ڕۆژێڵە نایەنم دەبیێنە دڵم تەقی خێزانی تەندروست ئەوە نییە کە کەم تا زۆر حەوت مناڵی خستوەتەوە هەمووی قەفسمێڵی ئەوە نییە ئەڵێ ئەمە چیتە زاواتە نا دکتۆر ئەمە کوڕە گەورەکەمە هەمووی ڕیز کردووە ماشەڵڵی حیزب دروستەکە خێزانی تەندروست ئەوە نییە گەردن مازاکە خێزانی تەندروست ئەوە نییە ڕسمێ بڵاوکاتەوە لە سیتەک 6 دانەیە مار خراپ نەبی 120 کفتەی تیا خوراوە بەس ئایا ئەمویان دڵیان خۆشە بڕۆ پرسیار بکە ڕاوێژ بکە لە ژنەکان تا چەند دڵیان خۆشە بم پیاوانە
بە پیاوەکان بڵێ تا چەند دڵیان خۆشە بەم ژنانە نەخێر بە مناڵەکان بڵێ تا چەند دڵتان خۆشە بەم دایک و باوکان ئەوە گرنگ من ئەمڕۆ ئەوە باسەکەم پیاوەڕاست بڕۆ ئەوە باس ناکەم تا چەند ئێمە ئەتوانین تەلاق جیاکەینەوە زەواج جیاکەین چکە زۆر جار منش دەگەڵ ئەوام کە بەڕاستی ڕێژەی زەواج هێوا شێواش زیادکەین تەلاق جیاب بەس زەواجێکی فەیسبوک زەواجێکی تیکتۆک زەواجی دوو مانگی زەواجی ئەوەی دوای چەند مانگێک ئەڵەی ئەلهام شاهین و هین هەبووەوەی لەیلە علوی تەڵقنی چی کاکە خۆمە وەکو فلیمە میسریەکان ینی دوای سێمە وتێتی دەست خۆش کەیفی خۆت حەزەکەی تەلاقمدە ئاخر چی حەزەکەم من کۆڵێ مەسرفم کردووە ڕاکەڕاکم کردووە هیلاکی بوومە تازە گۆزە شکا نابێتەوە بە گۆزەکەی جاران بۆیە نانا بەڕاستی من بە شێوازێکی تر دەڵم کە چۆن بتوانین ڕۆژ بە ڕۆژ ژیان بەڕێ بکەین وا چۆن بتوانین کەم تازۆ تەندروست بژین تەنانەت ئێستا کە باسی خێزانی تەندروست دەکرێت مەسەلەی خواردن دێتەکایەوە مەسەلەی جلوبەرگ دێتەکایەوە مەسەلەی هەڵسوکەوت دێتەکایەوە مەسەلەی ئەحساس دێتەکایەوە تەنانەت باسی ئەوە دەکرێت تا چەند گرنگی تەندروستی بە یەکترێ درێت خێزانی تەندروست ناوی ناو خێزانی تەندروست لەم شاری سێمانێ جیان نابێتەوە 6 مناڵیان هەیە واخ زاوا بووکیشیان هەیە کاکەم ئینزلاق و سەوفانی هەیە هەموو نوێژەکانی بە قاچەوەکە تایسش 70 ساڵ تەمەنێتی عەمرە و حەجێکشی نەکردووە کۆڵە پارەی هەیە هیچ زەکات و خێرێکی نەداوە یەک عایلەشی دیناری سفادەی لێ نەکردووە زەحمە نەبێت تۆ بەچی قانون لەگەڵی خێزانی تەندروست لەوە چه خۆشی بە هەموو دنیا نەگۆڕێتەوە و لە ڕێزی پێشەوەی ئیسلامەتی و دینداری لە ڕێزی پێشەوەی مزگەوتیش کاتەوەش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمە ئایا خێزانی تەندروست توانی ومانە تەنانەت ئێستا لە ڕووی تەندروستیەوە بۆ لە ڕووی ئەکادیمیەوە من بە جەنابتان ئەڵێم دەبێم مەفهومە ێوا شێواش لە هەموومانە کەم تا زۆر ئیشی لەسەر بکەیت ترەگەر لێتان وەرگرتم وەرتان نەگرت ماڵی قەڵب سەر بە ساحیبێتی ئێستا سۆشیۆ ئیکۆنۆمیک بەشێکە لە خێزانی تەندروست سۆشیۆ ئیکۆنۆمی یانی چی دارایی و کۆمەڵایەتیش کابرا ئەوە چاوی سوور کردەوە ژن پێی ناوێرێت هەموو مناڵەکانش نعم سەیدی بۆکەن بەڵام لە ڕووی کۆمەڵایەتیەوە سفرە و لە ڕووی داراییشەوە بۆ خێزان و خانەوادەکەی سفر و ڕەنگە خۆشی چێژی لەو 15-20 دەفتەر دۆلاری تا ئێستا پەیدای کردووە مار خراپی لە 83 ڕاکە باوکم قسەیەکیە بۆ خۆشیێڵی تاجی پاسوتاوەڵی تاجی پاسوتاوین لە 83 ڕاکە پارە پەیداکە 20 دەفتەر 30 دەفتەری هەیە تا چەند خێرت لێ بینیوە بڕۆ تازەی هەندێک کەسەوە ئەڵێ بە نزیکەی 6 دەفتەری لێ بەجێماوە بەخوا قەسەمە خێزانی تەندروستیان چکە من کوڕەکانێ بینم کە بەزەی پیاهات من کچەکەیە بینم زۆر بەزەیم پیادێ من خۆشیم بینی یەک دوو جار هات بۆلام بۆ سۆنەر زۆر بەزەیم پیادێ زۆر بەزەیم پیادێ بە جدی بەزەی هەبە سۆنەرەکە دیار بوو تریق و تاقێ بوو قۆڵۆن هەر بە قۆڵۆنەکەی ئەتزانێم و خەموخەفەتی دنیای هەیە خێزانی تەندروست ئەوە نییە بەڕێزە بە قسەم کە خێزانی تەندروست زۆر لەوە گەورەترە و ئەگەر دیفینیشن پێناسە عێرابی بۆ بکەی زۆر لەوە گەورەترە کە باشتر و چاکتر بێ باش خێزانی تەندروست دەبێت لە سێ ڕوانگەوە ئیشی لەسەر بکەین ومێ دەکەم ڕێکخراوەکانەوانی کە دەمان بین یەک لە ڕووی دایکەوە و لە ڕووی باوکەوە و لە ڕووی منداڵەوە خێزانی تەندروست دەبێت لەسەر هەر سێ ئاستەکە ئیشی لەسەر بکرێت هەر سێ ئاستەکە تەسەوور بکەن کە دەیتە باسی ئافرەت ئەڵێت لە ڕووی گاینیکۆلۆجیەوە لە ڕووی ژن و مناڵبوون و خێزان و خانەوادە و لە ڕووی نەخۆشی و دەردووبەڵاوە ئایا ئیشی لەسەر کراوە لە ڕووی نەخۆشیەوە لە ڕووی کەسایەتیەوە تا چەند ئەم ئافرەتە گرنگی پێدراوە لە ڕووی فێرتیلیتیەوە تا چەند گرنگی دی بە منداڵبوون و منداڵ نەبوونی دراوە تا ئایا خێزانی تەندروست هەر ئەوەیە ئەم پیاوە ژنیە ناو تاوتر مامۆسایەکی ئاینیش مەلای لێ بڕۆی تر بە کەیفی خۆی کاکە من حەزم لە مناڵی زۆر ئاخر چۆنە بێت لەسەر چی مەزەبێ خێزانی تەندروست وان نییە بەڕێزە تۆ حەزت لە زۆرە ئەم ژنە 39 ساڵە هەفتەی پێشوو لە خستخانەی بەخشین ئەشعەیەکم بۆ گرتووە 3 فەقەرەی ئینزلاق و سەوفانەتی من بزانم ئێڵ 4 ئێڵ 5 تووشی پێویستی بە عەمەلیات 39 ساڵ کەی ئەوێ 6 مناڵی بۆ مەمەس لە ماوەی 10 ساڵە نازام خێزانی تەندروست چییە بۆ تۆ لێ ئێستەوە تەمەن بۆ معلومات وتی دکتۆر فلان بە ناوی دکتۆرەکە نەبێ بە ڕێکلام بۆی پێی وتومە بە پلاتین بۆ دەبەستمەوە بۆ تۆ لە 39 ساڵەوە لێ ئێستەوە بۆ لەوە چێ 20 دانە ساڵی تر بژێ تکایە گەورەتر ئینگلیز دەڵێ think out of the box لە دەرەوەی سندوقەکە تۆزێ بۆم بیرکەنەوە خێزانی تەندروست ئاوان نییە تۆ لە ئێستەوە بڕقی چەویت یابێنە وایە نابەت جدی لە ئێستەوە بڕقی چەوی تێدا بێ لە ئێستەوە لێدراوی هەبێ و پارچەی هەبێ و بەزم و ڕزم و وای بە 2 گەر هەڵسێت بە 3 گەر هەڵسێتە پێوەمە چێ لەسەر کورسێک دانیشتووە و
چوە بۆ سیتەک و بەخوا من چوامشکی ناتوانم چکە پشتم پلاتین تیا کورسیم بۆ بێن و کاغەشم لێ ئاوا کات جەوی هەیە شەبەکەی فولاڵێ چۆنە دانێک بۆ بێنم یارمەتیت بدەم ئەی بە میراتت بڵێ ببیان نەبێ خێزای تەندروست وان نابێ بەخوانێک دەمان ئازەبن دوای گردنمان ئازابێ بەس نابێ خێزای تەندروست دەبێ بەڕاستی لە ڕووی تەندروستی و هەموو عایلەکە بێ ئیشی لەسەر بکرێگەن نا خێزانی تەندروست هەر ئاوە نابێ ئەزامەێک بەدڵیانە جەوەکە بۆیە گوت هێڵس ئان مەینتنانس تا چەند گرنگی بە لە ساغی و تەندروستی بۆ پیاویش ئەی بۆ پیاوی داماوە ژەر بۆ ئینە مەکینە ئەمتەر هات بەس پارە پەیداکە وەرە ئەم بەرەوە ئەگە دیقەت بدە تا چەند گرنگی بە زەوق و شەوقی دراوە 40 ساڵە دێ بۆ لای من عیادەکە وەڵام ماشەڵات جەوتێ ئەوە نییە بۆ خۆشی سۆنەری پرۆستاتی بۆ کە وەڵام تا چواژن ئای بینیاڵە لە فیوزە و کوژاینەتەوە 40 ساڵە فیوزە و کوژایتەوە هاوار بە ماڵم هەر بە جددی ئەوە نیە جارە بۆ خۆشی ئەمە بڵم ئەڵم تۆزە جەوی بۆ دروستکەم 35 ساڵ 40 ساڵە دکتۆر جار لە فیوزە و کوژاینەتەوە لە ڕووی زانستیەوە مۆنیتەر لیبیت تا چەند حەز و ئارەزوو خولیای تا چەند حەز و خولیای ناکرێت ئێمە بۆ معلوماتی جەنابتان بەخۆشمەوە لە 30 ساڵێتی تاوە دەستی لە دنیا شۆردووە لە 40 ساڵ بابە تۆ بڕۆ لە 40 ساڵ لە 50 ساڵ بڕۆ بۆ هەندێک وڵات و مەملەکەت یعنی ئێمە گیان بۆیە مەسەلە جاجار نوێژەکە و جاجار کۆڵ ئەوە ماوەگەنا هیچ وەرزش نەماوە سیارە بۆ دوکان بۆ ماڵەوە بۆ دوکان ماڵەوە بۆ ماڵەوە بۆ کۆنتترۆل کەواتە تا چەند توانیتە تا چەند لە ڕووی نەخۆشیەوە تا چەند لە ڕووی چێکی خۆتەوە تا چەند چێکی خۆت کردووە هەر پیاوەکان خۆتان خێزانی تەندروست ئەوەیە تۆ مەفروزە ئافرەت لە 30 ساڵی مەمۆگرافیکی کردوێ بۆ سنگی لە 40 ساڵی مەفروزە ژن و پیا و ئیکۆیکی بۆ دڵ کردوێ بوو من تێناگەم لە ئێستەوە بە ئەم پەیامم بگا دوایە گەر بیشی قرتێنن بۆ تیکتۆقەینە یان تێناگەم بۆچی زۆرینەی ئێمە بڕۆ لە دکتۆری نەکان بپرسن دڵەکان بۆچی ئیلا بگاتە قەستەرە و باڵۆن ئێمە چێکێکی ئیکۆ کاردیۆگرافی دڵی خۆمان بکەین بۆچی ئیلا بگاتە ئەوەی کە شەبەکە و باڵۆنی پێویست بە اینجا کە تۆ بێ ئەشعەیەکی ملۆن بۆ دڵت بگری کە لە خسخانی بەخشین بە 900,000 دینارە گیرێ پێتەڵێ ئەم دەمارەت گیراوە یان نا و تۆ لە خەتەرە یان نا و چەنی گیراوە و تۆ لەمە ئەتوانیت چۆری بخۆ یان نا بۆچی لە 40 تەمەنیا چێک نەکەین بۆ بگاتە 55 تر هەتا مردن خاوەنی قەستەرە و باڵۆن بی تەواو پێویست دەکات لەمە دو هەموو سارە لێ نەخوری پێویستەکە ئیش نەکەی پێویستەکە فڵان نەکەی ئەوە بەزم و ڕزماری هیچ بە کەڵک نایە حەپی ڤیادرا بخۆیەوە هەر تەختەکە نەک چواردانە بخۆی ئامان سەد ئامان وەزع شەڕە بۆچی پێشتر ئێمە ئیشمان لەسەر لە شتاقی و تەندروستی نەکرد بۆیە دوایش لە ئاخیرە خێزانی تەندروست ئایا تا چەند گرنگی دراوە بە مناڵەکە ئێمە شتێکەیە خێزانی تەندروست چی دەکەین پارە سەرفکردن لە ئەهلیە وا دەزانین تەنها ئەوە خێزانی تەندروست یعنی 3000 دیناری 3000 دیناری با بڵین 3000 دۆلاری بۆ ئەدا بە مانگانە بۆ ئەهلیەک کتێبخانەیەک لە ماڵیان نییە 3000 دۆلاری بۆ ئەدا بە شوێنێک بە پەیمانگایەک بە مەکتەبێکی ئەهلیە بەڵام لەو لاوەکەم تا زۆر معریفەیەکی نییە کۆرسێک نابینێت پێشانگایەک نابینێت زمانێکی تر نازانێت مەگەر بە بۆنی مەکتەبەکەی تری خۆیەوە و ڕەنگە باوەڕتان هەبێت ئێوە خەڵکی ئیسلامی و دیندار من چوومەتە ماڵەکەی 3 دانە مناڵی بە بۆی ژماردم ئەڵێ دکتۆر گیان من وەزعم باش نییە 49 وەرەقە لێرەوە ئەیبینێ دوای گرێشم لێ کاڵە دەمنەسرەوتی 49 وەرەقە ئەداتە 3 منداڵی ئەهلیە تەسەورەکەن کتێبخانەیە کە 4 کتێبی چیرۆکی ئاینی تیابێ لەو ماڵیان نەبین چکە من کاچم ئەکسەری حەزم لێ بزانم ئەڕم کتێبخانەت هەیە چۆن نییە کتێبخانەیەک لە ماڵیان نەبێت ساڵی 49 وەرەقە خێزانی تەندروست ئەمەیە ئەزیزەکەم خێزانی تەندروست ئەوەیە کە تۆ لە هەموو ڕوانگەیەک و کەم تازۆ تۆ بەتایبەتی گرنگی بە منداڵەکەت دابێت 49 وەرەقە 50 وەرەقە لایە لە کتێبخانەی پیرەمێردی پێکڕی لایە لە کتێبخانەی سارای پێکڕی کاکەڵی دەرگاکە داخەومی بۆ بکە ناو لۆریەکەوە من ئەیبەم و بۆ خۆت تۆ هیتر دروستکەرەوە ئایا تا چەند ئەمەمان توانیوە کە بیکەین باش و چاک و مەزبوط باش خێزانی تەندروست زۆر جار هەندێک زۆر پرسیارمان لێ دەکات دکتۆر بەتایبەتی بۆ گەنجەکان ئەو فاکتەرانە ئەو هۆکارانە چییە کە ژنومێر دەبێ ئاگادار بێت تەنانەت سینگڵێکە دەمەوێت ئافرەتێ بێنم ئافرەتێکە دەمێت شوم بە پیاوێک بکەم چۆن بزانم خێزانێکی تەندروستمە یان لە سەرتاوە سەرەتای زەواجمان ئەم تقریبن چەند خاڵە زۆر گرنگ و مویمە و بەشێکی بنچینەیە بە هەموو توێژینەوەکان سەرمێراوە کە ئەمە بنچینەیەکی زۆر باش و چاک و مەزبوطە بۆ خێزانی تەندروست لە مسلمان و غێر مسلمانە خاڵی یەکەم شێوازی کارکردنت و شێوازی ژیانت گرنگە چکە ئەو شوێنەی کە پیاوەکە کاری تێ دەکات کاریگەری لەسەر ئەخلاق و ڕەوشی دەکات کاریگەری لەسەر دینداری دەکات کاریگەری لەسەر بیرکردنەوەی دەکات هەڵی لە ژیانە باسی دوژنەی نەکردو ماوەیەکە باسێکە هەڵی لە ژیانیا گوێم لێ نەبوو قسە بە دایک و باوکم کات ماوەیەکە ئەیکات هەڵە دکتۆر لە ژیانە لەم ئافرەتەم خێزانم گوێم لێ نەبووە قسەی بەرزونزم بە دایک و باوکم کات ماوەیەکی تر ئەیبینی ئەیکات پیاوە جوانەکە برا بەڕێزەکەم ئەیبینیت چکە بۆ چکە شوێنی کارکردن زۆر گرنگ و مویمە بۆیە هێڵس
فامیلی هێڵز هەمیشە لە جیهانە حسابی ئەوە دەکات ئەڵێ ئەم ئیشە ناکەم چکە کاریگەری لەسەر خێزانم دروست دەکات ئەم ئیشە دروست ناکەم ئەم ئیشە ناکەم چەند خۆشبەختم پیاوێک لە کاکتۆر شەفتێک دەوام هەیە بە 700 دلار تا 11 شەو بەس هەست دەکەم خێزان و خانوادەم لە دەستە چێڵم ئەڵە شەفتێکی تر دەوام هەیە لە بەیانی شەبەقیەوە ئەبێ خەوی خۆم بزڕێنم بەڵام تا سعات 3 و 4 ئێوارە بە 500 دلار 550 دلار بەڕای تۆ کامی باش ئەڵم دووەم باش بەچی مەزەبێک بە هەموو مەزەبەکان چکە لە ئاخیرا ژنت لە دەسەدەی مناڵت لە دەسەدەی با بە تۆ ڕۆی تۆ بێ شفتە ژنم دیودیوت کە کەڵکی هیچت نەماوە کەڵکی خاڵی ئەخیرت نەماوە دوای باسێکم لە ئێستا مەچنە سەری مەکەن بۆیە بەشێکی گرنگ و مهمە بەشێکە لە خێزانی تەندروست بۆ وەڵڵاهی خوا باشت بۆ بکات دوای ماوەی تەلەفۆنێکا لە کاکتۆر خوای گەورە بەخوا خوایەتی خۆی هەستم کرد بۆی تعویزکردن بۆ چۆن بۆ تعویز ناکات و کاکە چکە ئەوەی 11 شەو کەڵکی خەسووی نییە کەڵکی غەزووری نییە کەڵکی سەردانی نییە کەڵکی هیچی نەماوە نا وەختێک شەڕاتەوە لە پڕێکا 12 نیوی شەو خۆیکا بە ژوورێکا خواب کا شەوێ ژنەکەش بۆ نە بە نەوعێک نەبیرە تارمایەک نەبینێ ئەوە وتی جنۆکەی تێچوو هەتا مردن ئیخروجیا عەدووەڵڵا هەر دەرناچێ و هەر دەرناچێ و تووشی نەخۆشی نەفسی بۆ بڕۆنجا خێزانی تەندروست بزان چۆن خەڵکێ دەدانە ساڵە لەم شارێ بە خوڕپەیەکی پیاوەکە بۆ ئافرەتەکە ئەناڵێنێ دەدانە ساڵە حاڵەتێکی دەرونی فۆبیا بۆ ژنەکە دروست بووە نان و قوزدەخور دەخۆن دیە هەشەشی ئێواری لێ دێڵەیان نەبێ خەڵک نییە بۆ ماڵمانیان نابێ بچین بۆ ماڵی خەڵک چووکە بێتاقەت بوون و ناڕەحەت بوو بە تاریکی ئەترسێ بەبی کەم بە چراخانێ هەرایەکە کارەبا بڕێت میوانمان لەوەر کارەبا بڕاڵم وڵا بڕا بەس من هەمووی لای شەحنە دام ناوە لە بەرۆی خانم نەترسێ لە دەبیلوسیەکەەوە بیگرە هەتا هۆڵەکە هەمووی لای شەحنم داناوە لەگەڵ ئەبڕێ داگیرسێ لە بەرۆی فۆبیایکی هەیە بۆ تاریکی کە حاڵەتێکە لە تۆبی شاباز کراوە خاڵی دووەم فیزیکال ئینڤایرۆمنت ئایا تا چەند ئەو شوێنی کاری کە لە بەردەستایە ئەگونجێ لەگەڵ کاری تۆیە لەگەڵ ئیشی تۆیە ئێستا بە ئەنقەز بەڕاستی وای لێ دەکەن هەر بە تۆ بۆیان دەسەلمێنین هەڵەیە تۆ بڵێ وەڵای من ئافرێتی قەیچەکە بارە کافتریا ئیشکە لە کافتریا ئیشەکە ڕۆژی 30 پیاوە بینێت بە ئۆتۆماتیکیان ئێوارەش نەکە پیاوەکەی خۆی لە بەرچاوەکەوێت بە ئۆتۆماتیکیان ئێوارە بۆ نمونەکەم تا زۆر قسەی ڕقەبێ بەرامبەر بە پیاو ڕوسی دانە کەس پێ بڵێ بڵێرە و بڕۆ و ئاوا و مێزەکە و فلان و فیسار و قسەی بەرز و نزمی و حلکە پێ بکات بە دڵنیایەوە دڵی پیسە بێ بەرامبەر بە پیاوەکەی بە دڵنیایە بۆیە شێوازی چۆنێتی کارەکەش بەڕاستی گرنگ و مویمە سێ سایکۆ سۆشیال ئینڤایرۆمنت ژینگە لە ڕووی ژینگەوە و لە ڕووی دەرونیشەوە تا چەند گرنگ و مویمە ئایا تا چەند وەکو خێزان و خانوادەکان گرنگیمان بە بواری دەرونی داوە کاکە تۆ حافظ قورئانی زۆر باشە چەند جوزە قورئانت لەبەرە زۆر باشە بەس تا چەند توانوتە دەرونێکی ئاسوودە و ئارام بۆ خێزان و خانوادەکە دروستکەی تا چەند توانوتە تۆ نوکتە بۆ خێزان و خانوادەکەت بگێڕیتەوە تا چەند تۆ ڕوت خۆشە زۆر جا منم قسەیە دەڵێم یعنی حاڵەتی وایە کەیسی وام لەلایە بەڕێزانە من بۆ خۆمانێ قسەکانمان ئێمە جاروای مشوری خەڵکی خۆین خۆشمان خەریکە خراپ دەبین یعنی ئەڵێ کاک تۆ من خێزانی فلان کەسم یان بەعکسەوە ئەڵێ دکتۆر جا من مێردی فلان کەسم جەناب ڕەنگە بیناسی لە کۆڕ و سیمینار وەکی تر ماشەڵڵا لایک و کۆمنتی ئەفرێ بەڵام ئەڵێ دکتۆر نیت لە ماڵم ئاگات نییە لە حاڵم من لە ماڵ و زوخاوە بینین باوەڕ ناکە بە مانگیش دێت بە هیندێک دێت قسەیەکی خۆشی و پێکەی ناوی زەردەخەوی لە ماڵم کەواتەوە خراپ ئەوە فامیلی هێڵس نییە ئەوە خێزانی تەندروست نییە خێزانی تەندروست ئەوەیە خەڵک بڕۆ لە کۆمنت وە دکتۆر بەختیارە چی لە تەلەڤیزیۆن قسەی خۆشەکەی کە چی لە عیادەکە و نازام چی بۆچی بۆ گاڵتە بۆ تۆ بکەم بۆ تۆ برای باوکمی دانشم نوکتت بۆ بکەم دوای بڵم دکتۆرێکی چاوحیزی بێخلاقە بەزم ڕزما لە شوێن و کاری خۆیان کەم تا زۆر ئەویان گرنگترە ئەمە پێم وایە ئەمەی من تەندروسترە ئەمەی من شەرعیترە چی پێویستەکە من بە شخصی بۆ ئافرەتێک لە دوکانەکە ماشەڵڵا کراوەیە هەچەند ئەڵێم معمیلمی گوڵی لێبارێ بەس وەکی تریش ئەویش دەجار تەلەفۆنی بۆ دەڵێ ها دایخە دەی ئەی خۆت بۆ دایناقی دەردت گرانە خۆت ئۆکەکەیش بەدەست تۆیە جارە داشی خەمە مەساڵە دایخە ئێکاکە خۆت دایخە ئۆکەکە بەدەست تۆیە خۆشت نییە بەدەست ئەو بۆیە سۆش خێزانی بەختەوەر بەڕاستی بەشێکی پەیوەندی بە دەروونە بێ من تەمەنام دەکرد ئەم پانێڵەوە ئەگەر کرێ لە داهاتووشە بەس باسی بواری دەرونی بکەین دەرونی ژن بۆ پیاو چەند گرنگە دەرونی پیاو بۆ ژن چەند گرنگە دەرونی ژن و پیاو بۆ مناڵ چەند گرنگە بەبێ ئەوەی تۆ بزانی لە داهاتووە و مناڵەی تۆ شەڕ بە کوڕەکەی منەفرۆشێ وەکو بووکێک کاریگەری تۆی دایک و باوک بەبێ ئەوەی بزانیت بەبێ ئەوەی بزانی بۆ تەستێنمەنم لە علم نەفسا لە داهاتووە ئەو کوڕی تۆ دڵ لە ژنەکەی من پیسەکە لە کچەکەی من پیسەکە ئەمە کچەکەم داوا پێ بووتەتە غەزووری من و خوانەی بڕێشەڵا و مەزبوط و چاکە ئۆتۆماتیکیان هیچیان خراپین بەس ئۆتۆماتیکیان کوڕەکەی تۆ بەس بەو دەروونە خراپەی کە جەنابت نواندت بەرامبەر بەم کوڕا وە کچە دایکیش بنوانی ئۆتۆماتیکیان کوڕێکی دڵپیسی لێ دەرچوو ئەگەر نا لەو عایلەیە خانەوادێکی زۆر باشە مسلمان و دیندارن ینی دوور نین لە دینەوە بەڵام بزانە چەند کاریگەری دووسەوە لە ئاخیرا خێزانێک دروست بۆ ژنەکە نان و قوزەقور دەخوایان پیاوەکەش بێتاقەت وەڵە کاکتۆر تەواو تا ئێرە و بەسە ئەم ژنە بە خاس و خراپ هەر گومانم لێبە
ئەڵێ خۆ ڕسمێک بڵاو کاتەوە خۆ شتێک ببینە لە پڕخۆیەکە بە دایرەکەی ئەوە خەریکی چی خەریکی ئیمزا و بەس بڕزمم خۆ ئەگەر بێت و لە ژوورێک بم تۆزێ ئەمە هین و ئەمەی ئینی تیابێت ئەوەی بیوتیفڵ و میوتیفڵی تیابێ ئیتر وەزع شڕە سانسۆرم لەسرە خوا بکە حەسارم نەخرێتە سەر تا یەک مانگ بایکۆت نەکرێ و بەزم و ڕزم کاتەوە بۆ خۆی هەڵەیەکی زۆر گەورێت تا چەند ئیجوکیشن گرنگە بەڕێزە ئیجوکیشن ئان ئیکۆنۆمی ئیجوکیشن یانی تا ڕادێک بواری پەروەردە بواری فێربوون ئەمەش گرنگە ئەمە گرنگە ئەبێ بە هەمومانەوە ئیشی لەسەرکەن خێزانی تەندروست ئەوەیە کە دایک باوک مناڵ بەعام سەقافەتێکی باش و چاکیان هەیە لە بواری دینداری لە بواری تەندروستی لە بواری ڕۆشنبیری گشتی لە بواری کۆمەڵایەتی لە بواری دارایی هەتاوەکو بۆ معلوماتی جەنابتان خێزانی تەندروست بەچی دروستە بێ هەتا ئیجوکیشن باشترکەی لە داهاتوە باشە بێ بەڕێزێک لە داوەڵە چی فەرقەکە بە بەڕێزێک تۆ خاوەنی کچ و کوڕی فێریان دەکەی چۆن ئیداری مالی ماڵی خۆیان کەن لە داهاتووە ئەم ئافرەتە ئیداری دارایی ماڵی خۆیەکە بۆیە کەمترین کێشەی لەگەڵ پیاوەکە بۆ دروستە بەعکسەوە تۆ خاوەنی دایک و باوچێکی کوڕێکت هەیە لە ئێستەوە فێری دەکەی کە شەت نییە پارە تەنها لە لای پیاو بێ دەڵێی دەکرێت ژن و پیاو پێکەوە هاوکار بن و تۆی باوە کوڕەکەت فێرەکەی کە ئۆتانێ ڕۆڵە من پارەم لە لای ژنەکەش لە لای دایک تەوسی قەشم پێێتی و تەرتیبات ئۆتۆماتیکیان کەمترین کێشەی دارایی لە داهاتووە لەم ماڵیا دروستە بێت ئەوە خێزانی تەندروست خێزانی تەندروست زەحمە نەبێ وازانێ و بەس نوێژ نەکردنە خۆرماڵی شەیە نوێژی تێدا دەکرێت و زۆر باش و چاک و مەزوج بەڵام بکەم تا زۆر شەڕ و ئاژاو و بێتاقەتی و ناڕەحەتی و جابوونەوەی تێدا من بۆ معلوماتی جەنابتان من کابرایەکم بە ئینسافە قسە دەکەم کەمترین ئەتوان بڵێن ڕێژەیەکی کەم هەیە لە جیابوونەوە لەسەر ئەوەی کە پیاوەکە نوێژەکە ژنەکە نوێژەکە پیاوەکە نوێژ ناکە ژنەکە نوێژ ناکە بڕۆن ئەوە ئوستازیشکە لە پەرلەمانە با بڕۆ دیراسەیەکی بکە کەمترین ڕێژە هەیە بڵێ وەڵایی ئەم ژناڵە بۆیە جیابوون لە پیاوە بەری نوێژ ناکە یان پیاوەکە بڵێ بۆیە جیادەبمەوە بۆ نمونە ژنەکە نوێژ ناکە ئەگەر نا بۆ معلوماتی جەنابتان زۆرینیان ئەڵێ دکتۆر ئەتەکێتی نییە زۆرینیان ئەڵێ ئەخلاقیاتی نییە زۆرینەیەکیان ئەڵێ کاکتۆرجان بە ناوی ئەوەی بە تەمای ژنی دووەم خیانەتم لێکا زۆرینەیەکی تریان ئەڵێ کاکتۆرجان چاوی لە دەرە زۆرینەیەکی تریان ئەڵێ کاکتۆر ڕێزی دایک و باوکم ناگرێت ئەگەر نا کەم تا زۆر ئەوە شەیە بۆی ئەوەش خاڵێکی تر کە زۆر گرنگ و مویمە کە تکاتان لێ دەکەم ئیشی لەسەر بکەن ئەویشەوەی تا چەند توانیمانە ئیجوکیشن تا چۆن توانیمانە منداڵەکانی خۆمان سەقافەی زیادکەین هەر پیاوێک ئەڵێ کاکتۆر خێزانم شەڕم پێفرۆشەڵم سەقافەی زیاد کرد وەکو چی بی بە کۆڕ بی بە سیمینار بی بەم چالەکیانە خۆت مەیە بەتەنا بۆ هاتووی یە بۆ بەتەناتوی بۆ براژنە نێناوە سرف لێداوێوارە لە کوێ بووی تۆقەت چیە بۆ حەقی چی ئەی کاکەویش بەشێک نێرە خێزانی تەندروست ئەی باش ئەم خوشکەم چی وت ئەم خوشکەم چی وت یعنی بڕۆ هەندێک کۆڕ و سیمینار و چالاکی پێشانگای کتێبە بۆچی ئەو نەبرێت بۆ سەردانێکە بۆ ئەو نەبرێت جارێکم بۆ معلوماتی جەنابتان هەی من لە هەندێک وڵات و مەملەکەتەوە کە ئەگەڕێیت و ئەینەکەیت هەی لە وڵاتی خۆمان نازان بۆت نایکەین بە کولتور بە خۆشمەوە پیاوڕات بڕۆ بۆی قسەی زتان بەرابەر نەکەم بۆ کولتور نەبێت بۆ نوێژی جومعە خێزانمان بەرین سندانم لەو فاسوولە و برنجەدان نییە چەند ساڵە ئەی خۆن نایە لە کوردی تووشی قۆڵۆن کردو هەر تۆبەمان نەکرد دەوازی لێبێنە دایخە بڵێ دایخە غازەکە بکوژێنەرەوە ژنەکەت و مناڵەکان بەرە بۆ مزگەوت ئەوان بۆ جەناحی خۆیان توش بۆ جەناحی خۆ دوای هەر سیارەکەیە هەر بەنزی سەرفکردنەکەیە بڕواتان بێ پێش ئێوە بە خۆم ئەڵێم ئەمە بۆ خۆم ئەڵێم یعنی ئەوە نەبێ من لە تێری قسە بکەم بۆ خۆم ئەڵێ یعنی بۆ نەیکەین بە کولتور هەنێکی بۆ هەنێ مزگەوت 10-15 کەسێک دێت یانە ئەوە لە ماڵەوە خەریکە 4 نوع چێشت 3 نوع سوپی سە پیاوفێر سوپیش بوو عملی شەڕ بووە ئای تەپولەی بووە کا تەپولە بە میراتت نەبێ کاکە تۆش نەکەت بەرە بە قوربان بۆ دیتەوە ئەڵێ جاش دەگەز ئەڵێ باسی چ کردوەوە نازانم دەوەرە دڵن نەتاقێت جەڵدە لێت نەدا بڕۆن بپرسن عوباڵم بە مرتان سەعات یەک دەی پرسم زان زۆرە بیری ماوە کورە دەتۆش دەڵێ زۆر سەری چوزانم باسی چیەکە هاتووەتە دەرەوە بەس ئەگەر خێزان و خانەوادەی بێ کەم تا زۆر لەگەڵ هەنێ برادرە یەک ناگرێ برادری چێ بینێ ئەڵێ هات جەوت ئێڵێ لە تێریام چومە جەوی گۆڕیوە شتی ئەپدەیت کردووە بەزم ڕزمی کردووە پیاوەکەشت عەمەلی شەڕ نابێ و زۆر باش و چاک و مەزبوطە بێت لێشەوە کەم تا زۆر هەندێک دۆستە بینی هەندێک برادرە بینی هەندێک ڕەفیقە بینی چێڵە لێوە بڕیارێکی تر نادرێت کەم تا زۆر کۆڕە سیمینارێک و چارەکێکی تر نابیسی بۆیە ئەوەش خاڵێکی زۆر گرنگ و مویمە تا چەند لە بواری تەندروستیە ئەوە جەناحێکی تایبەتە بەس تەسەوور بکەن کە دەڵێ خێزانی تەندروست بوارە تەندروستیەکە یەک بەشی خێزانی تەندروستە مەڕۆم لێمە کە خەریکە تاوم بەسەری بکە بەشە تەندروستیەکەی یەک بەشێکی کەمی جوزئی هەموو ئەو بەشانێ ئێمە دەڵێن خێزانی تەندروست بەس زەخت و شەکرا بینین خێزانی تەندروست بەسەوا بینی براژن بۆ نمونە قۆڵۆنی نەبێت یان کاکەشم زەخت و شەکرەی نەبێ و دەفتەری نەبێت نە خێزانی تەندروست زۆر گەورەترە تەنانەت کەڵچەر فاکتەر تا چەند کلتورەکە تا چەند ئیشمان لەسەر کلتورەکە کردووە ئەو کلتورەی کە تیای ئەو شوێنەی کە تیای دەژین
ئێمە بە تایبەتی ئەم قسەیەمان ئومێ دەکەم بگات بۆ ئەوانەی دەرەوەی وڵات زۆر تەلەفۆنمان بۆ دەکەن کاکتۆر بێزارم دوای 10 ساڵ لە ئەڵمانیا دەگەڕێتەوە بەس هەنێکیان هەیە بڕوات بێڵە دکتۆر تا ئێرەم پەشیمانم بەس ئیشە کاسە لە دەستم داوە وەکوڵێت بێمەوە حکومت نامکاتەوە سەر بینەکەی خۆم تەعینبوونەکەی خۆم و تازەش مناڵیش تۆزێ ڕاهاتوە تۆزێ قورسە بۆ مژینگەیە بگەڕێتەوە بۆ چەمچەماڵ بۆ ڕانێ بۆ قەڵازی ئەگەر نا بۆ لە بەرەوەی کولتوریش بەڕاستی کاریگەری لەسەر منداڵ دروستەکە کاریگەری لەسەر خێزان دروستەکە یعنی تۆ تەسەوورکە نەفرێک لە سویدەوە تەلەفۆنە کاڵێ بۆ یەکەم جار خەریکە جەڵدەن لێمەدا خێزانم وتوێتی ئاگار لە دەمت بێ ئەمەش کوردستان نییە سبەینێ لە سژنات بی خۆتە بینیتەوە ئەڵێ وتم سۆری وتم سۆری نەمزانی والله خۆ ڕاست دەکەی ئەمە ئینە ئەمە سردامە لە هۆڵندایە ئەمە بەردینە بۆیە تەمەنا دەکەم زۆر ئاگاداری کللتور و کە کەڵچەر بیت بە تایبەتی لە خان و گرتنە بە تایبەتی لە خان و لە شوقەیە لە ماڵە کللتورێکی ئەڵێ وازین شوقە زۆر خراپە شەرت نییە وابێ ماڵ زۆر باشە شەرت نییە وابێ دووری شار باشە شەرت نییە وابێ ناوجەرگەی شار خراپە شەرت نییە وابێت شەرت نییە هەمووی من بۆم دەرکەوتووە هەمووی بەڵگەم پێشتم پێ بۆ جەنابەت کە ئەشێت ناوجەرگەی شار لە زۆر شوێن باشتر و چاکتر بێ بۆ خێزان و خانەوەدەکەش و بۆ منداڵەکەش لە چاوەوەی کە چەند ساڵە نایەتە ناو شار بە شەرتی خۆی هاتوچۆ دەکات لە پڕێکا سەرەکەی کچەکەت وەک نەدوو بدیە چێتە زانکۆ تۆ فریای نەکەوتی کوڕەکە چێتە زانکۆ فریای نەکەوتی کچەکەت خەریجی هەندەسەیە با ناوی شوێنەکە نێنم کچەکەیڵە چی دکتۆر تا مردن گردنی ئازا ناکەم 15 ساڵاڵین دایە بابچی لە ناوشا کچەکەی خەریجی بەشێکە ئەو بەشە لەو شوێنە نییە و تەعیناتی نییە و شەهادەیەکی تۆزە بەرزیشیە خەڵکێکی تریشی ئاست نزم ناوێرێ بچێتە پێشەوە چوارە لەواچە ئاست مستەوای من نەبێکەوەتە لە دوو لاوە زەرری کرد خێزای تەندروست چیە زەحمە نەبێ خزای تەندروست تۆ زاری بیر لەوە بکەیتەوە کەم کچت تەخەڕوجەکە کێی لێ نزیکە کوڕەکەت تەخەڕوجەکە کێی لێ نزیکە کێی تر دێتە داوای کێی تر دێتە نزیکی دەبێت و آخر جاریش بوارە سێکسێکە کاریگەریکی زۆر باش و چاک و مەزبوطە کۆتا پەیام ئەو فاکتەرانە چییە کە دەبێت وەک ڤایرۆس دەبێت ئاگاداری بێت ئەمانە هەمووی کاریگەری لەسەر خێزان دروست دەکات قسەکان زۆرە بەس لێرە من کۆتایی پێدەرم چکە تەواو بووم بۆ معلوماتی جەنابتان هەموو عولەمایان هەموو زۆر بابەتم بۆ ئەمە سێرچ کردیانە و چەند ملیۆنە ناڵم هەمووی سیر کرد بەس ئاوا بە سەریعی زۆر بابەت و ڤیدۆم کرد بە سەریعی ئەوەندەی کە لی تێبگەم زانم باسی خێزانی تەندروست شۆ دەکرێت کورت و مختصر ئەم شەش بوارە کاریگەری لەسەر خێزانی تەندروست دەکات دەبێ ئیشی لەسەر بکەین پێش هەموو شتێ پەرلەمان پێش هەموو شتێ حکوومەت وەزارەت حیزبە ئیسلامیەکان هەمومان خاڵی یەکەم هاوسی نیشتە جێبوون کاریگەری لەسەر ژنومێر دروست کردووە کاریگەری لەسەر جیابوونەوە دروست کردووە کاریگەری لەسەر تەلاق دروست کردووە کاریگەری لەسەر خیانەت دروست کردووە کاریگەری لەسەر سینگڵی دروست کردووە کاریگەری لەسەر ئەوە دروست کردووە کەم تا زۆر قەیرەی زۆر کردووە کاریگەری لەسەر ئەوە دروست کردووە کە کێشەی لەگەڵ ژن و پیا و خەس و غەزووریا بۆ دروست کردووە کاریگەری لەسەر ئەوە دروست کردووە لە دایکت نەبرێ دکتۆر 15 ساڵە ژوور و هەیوان و متبەقێکمان بەدەستە کورە وڵا بەدڵی خۆمان نەخەوتی دایکت نەبرێ ڕۆڵە جاوەرە گوێت لەو معاناتە بێ ڕاستی شەکە دوای 15 ساڵ تەواو لە ڕووی سێکسی و لاوازە ئەو چێژ و خۆشەی نەماوە مناڵ تازە گەورە بوو هەتا ئەم سەرخڕانی ئیش ئەیدەی بەش و دانێکتر منیش هەم هەتا ئەمی ژنیان بواری دانێک قوت سەر خورە بێتەوە کاکەشم بەردەوام هەر ئەڵێ خوا سەری داوە ڕزقەدا نایەڵێ بێڵە دەیسراحەتێک بەب دەرێ هەر تۆزە هیچ نەبێ هەناسێ بە وەزعەکە بدە تۆزێ ماڵ چۆڵ بێت کەم تا زۆر ئەڵێ بەخوام برادر لە سیمینارێک ئەی سیانم بەیانیانە سیانم ئێوارانە ئەمیان نیمەڕۆ نەچووە بۆ دەوام قوت لە دەرگاکەوە دایە هاتمەوە یاخوا بەخێر بیتەوە یاخوا بەخێر بیتەوە باوکشیان شەو دەوامی هەیە ئێوەکو شێخ و مشایەخ و وەکو ڕێکخراوی ئینستیتوتی ژیان دوای حەلێکیان بۆ بدۆزنەوە بزانێت چی بکە و تەرتیبات و نەوتیش نییە قوربانی ئەو چاوت بم تا بڵێ وڵات چوار ژوور گەرمەکە بۆیە من ناقم نیم وەک دکتۆر باسیەکەم دوای گلەی نەکەم بڵێن بەخوا کەڵکی نییە خاڵی دووەم ئاسایشی دارایی زۆر گرنگە ئاسایشی دارایی بۆیە زۆر گرنگە هەمیشە ئاگامان لە تازە زەواجەکان بێت زۆر گرنگە دەوڵەمەنەکان ئاگایان لە تازە زەواجەکان بێت زۆر گرنگە دە جار وتومە دە جاریش گلەیم لێ کراوە دیسان ئێڵێمەوە مزگەوتێک دروستەکەی بە 40 دەفتەر یا ڕەبی دەست خۆش بێ بە 40 دەفتەر 30 گەنج 40 گەنج 50 گەنج بۆ منە خاتە سەرخات 50 گەنج ئەندرۆجینم بۆ تەختەکات 50 گەنج زەوق و شەوقیم بۆ هێنێتە سەر تایم 50 گەنج ڕاستە باشی چاکی مەزبوطی دوای لەسرم نەکەوێ بەس ئاسایشی دارایی زۆر گرنگ و مهمە ئەبێتە هۆکاری خێزانی خانەوادە بۆ لە ئەوروپا بۆ معلوماتی جەنابەت چیەکە بە هەموو تلیاک و حەشیشەکەەوە لا یزال لە ئێمە دەوڵەمەندترن لا یزال لە ئێمە بڕۆ ئەنجەلا مێرکل بەو ئافرەتی خۆی بڕۆ بزان لە زمانی ئەوە میزانی ئەڵمانیا چەند بووە عەجیبت لێ دێت 89 دەوڵەتی ئێرە و خەلیج هەمووی بۆ کاتە گیرفانەوە بۆ لەبەرەوە ئاسایشی دارایی دروست کردووە بۆ ئەڵێ سەنغافورە بۆ نمونە سەلامەتە و کەس باسی ناکە ئاسایشی دارایی دروست کردووە بۆ ئەم ئاسایشی دارایی ڕاستە بێ حکومەت بیکە بەس کە نەبوو باوک
باوک یعنی تۆ زۆر قورسە بەڕاستی بە 350,000 ژنێ بۆ کوڕەکەی چاوی دەرچێ خۆشت لەولاوە خانۆکەی سیتەکەت باخەکەی سیتەکەت بای 13 دەفتەرە مانگی 2 جارە ڕۆی تێناگەم بەچی دینێک لەولاوە خانۆکە سیارەکەت گۆڕیوە مۆدیلەکەت گۆڕیوە هەفتەی پێشوو لە علوجەکە گۆڕیوتە بە 30 وەرەقەت بەس داوەتە سەر مۆدیلەکەی گۆڕیەوە لەولاوە کچەکەت کەم تا زۆر لەگەڵ پیاوەکەیە مەمرۆ مەژی ئەژێ بۆی ئاسایشی دارایی زۆر گرنگە تەمەنا دەکەم هەموو ڕێکخراوەکان گرنگە ئێمە لەم ئینستیتوتی ژیار شانازی دەکەین ینی خورمان کردەوە چۆن ببی بە خاوەن هەلی کاری خۆت چۆن بی بە خاوەن سەرچاوی دارایی خۆت بەڵام محاولەکان سنووردارە هەتا بتوانرێت محاولەکان فراوانتر بێ باشتر و چاکتر و مەزبوطترە دوای سەلامەتی کۆمەلگا تەواو بووم سەلامەتی کۆمەلگا مامۆستا کۆتایی پێنی سەلامەتی کۆمەلگا یعنی چی تا چەند کۆمەلگا سەلامەتە تا چەند لە ڤایرۆس سەلامەتە ئێمە کۆمەڵێ ڤایرۆس ڕووی تێکردوینە جگەرە نێرگەلە مەشروب تلیاک خۆزگا مەسوول لە پەرلەمانە دیراسەیەک بکرا ساڵانە چی بودجەیەکی خەیاڵی بۆ جگەرە و نێرگەلە و مەشروب و تلیاکە ڕات هێشتا لە کوێمانە برادێک باسە کات ئەڵێ گەشتۆتە 800 غرام 800 غرام بە خەڵک گیراوە مادەی هۆشبەر ئەڵێ 800 غرام لە کۆلۆمبیا جاجارە گیری 800 غرام مەبلەغە 800 غرام ئەوەیە کە ینی ڕقەمێ زۆر مشکلی 800 غرام لایە لە سلێمانیت بۆ کا بە ئاڵوودا 800 غرام ئەوەیە بەشی قەزا و ناحەیەکە کات کە ماڵی وێران کات ئیتر بیان کا بە ئاڵوودە و سەدان هەزارەها دۆلار ساڵانە بڕات بۆ ئەم سەرچاوە پیسەکە ئەم 800 غرامی کردوتە ئەو شوێنەوە بۆیە ئەوەش سەلامەتی کۆمەلگا کە بەداخەوە زۆر جار کەمتر ئیشی لەسەر دەکەین خاڵی چوارم تەوزیف سبحان الله کە سێرچی بۆ دەکەی ئەڵێ کوردە بۆرە نووسیوەتەوە ئەڵێ کوردستانی خۆمان نووسیوەتەوە کە لە ئەوروپاش وایە بۆیە ئەو لەوێت چی دەکات هەر لەگەڵ زانکۆ و پەیمانگا تەواو دەکات بیر لە تەوزیفی دەکات و تەوزیف ینی دانانی لە شوێنێک دانانی لە شوێنێک ئێمە ناوی ئەنەی وەزارەتی ئیسکال و ئیشغاڵ ناوی ئەنەی وەزارەتی نیشتەجێبوون کە نیمانە لە وڵاتی خۆمانە ناوی ئەنەی ڕێکخراوێک ناوی ئەنەی ڕێکخراوێک تابەت بە ئینستیتوتی ژیار بۆ نمونە بە قەرزی بچووک ناوی ئەنەی بە هەر شتێک بەو تەرتیبات و مەزبوط دراسە کراوە کە تا ڕادەیەک شتێکی زۆر باش و چاک و مەزبوطە تەوزیفکردن کە بەداخەوە ئاوا بەخوا پێش ئێوە نییە کە خاتون قسەیە کرد سەیری ئەومە کرد ئەو هەموو شوقەیە کە ئیسە لەم پەنجەرەوە من دەرەکەوێت بەس یەک لەسەر سەتی ئەوە کۆمپانیا بەرز نەبووە یەک لەسەر سەتی ئەوە شەریکە بەرز نەبووە هەواڵە بەخوابن ئەوانی کە لە پشتی ئەم ئینەوەن هەروە کەسە و عەرزی نازدار وەرەگرێ ئیکا بە شوقە و بڕۆ بیدە بە عەرەبێکش و بۆ هاوین و هاوین تێت یان دا بە تورکێک هاوین و بە هاوین دێ خۆخۆوان ئەوانش مرۆڤن ئێمە لاریمان لەوە نییە بەس مانای ئەمە هیچ ناکات هیچ ئیسفادەی نییە بۆ کۆمەلگاکەی من بەس مقابلی ئەوە پرۆژەیەک ئەدرێت برادێک باسی کردی لە هەندێک وڵات پرۆژە بە پرۆژەیە تۆ مستەسمیری کۆمپانیایەک دانیت لەگەڵ یا بۆ نەس ئیسکانێکەکەیت نیشتەجێبوونێک ئەەکەی 3000 خان و لەولاوە بۆ نمونە 2000 گەنج لە پرۆژێکتا لە مەعمەلێکتا لە شەریکێکە لە کۆمپانیەکە عقد بە عقد بەڵام بەداخەوە ئێمە لەوەیان نیمانە ما قبل ئاخیر و کۆتایی کە باسم کرد پێشتر زۆر درێژی ناکەمەوە ئیجوکیشن هەتا زیادی کە خێزانی تەندروست زیاترە بێ هەتا زیادی کە زیاتر باشتر و چاکتر و مەزبوطترە بێ ینی تا چەند ئێمە ئیجوکیشن لەسەر پۆڕن بڵاوەکەینەوە بڕۆ دو سێ ڤیدۆ دەستی کاکدانە نەوزەر خۆش بێت دەستی بۆ بردووە دەستی کاک فلان خۆش بێت دەستی کاک فیسار دەکەس بە منی کوتوتم بە قورئان لە ڕووم نایەترسم حەیان بەرن بەڵام پۆڕن بەڵایەکی گەورەیە لەم شارەیە من ڕۆژانە تا چەند ئێمە ئیجوکیشن مەبڵاو کردووە زەرەری چۆنە زیانی چۆنە کێشەی چۆنە هەتا لە قورقڕاکەمان گیر نەبوو لە مەکتەبەکان لەسەر هۆمۆسێکشەڵ و هێترۆسێکشەڵ و لەسەر هاوڕەگەزبازی قسەمان نەکرد هەروتیان عیبە بە منی شەو بە فڵانی شەو بە فیسارەوە بە نەوعێک باسمان کرد بە یینێک باس هەتا وەکو گیر بێت کەواتەم بۆ خۆی خراپە بەڕاستی ئیجوکیشن هەتا بتوانی خێزان بەوە تەندروستە بێ خاڵی ئەخیر و کۆتایی هەتا ئەتوانن ئاگاتان لە ژینگە بێت ئینڤایرۆمنت ژینگەی ماڵەوەتان ژینگەی مەکتەبەکەتان خێزانی تەندروست بریتیە لەو تەکسی کە بۆ یەگریت لە ناو خێزانی تەندروستەوە فێری گۆرانیەک بووە لە ناو دایکێک کۆدێکم شانداڵە کاکت و تەسەورەکەی تخوا ئاگاتان لە مەکتەب و شتەکانتان بێت ئەم کۆدە ناهێنم دوایەوە سێچی بکەن ئەم کۆدە لە ناو کۆستەری مەکتەبە پێدراوە سێچی بۆ بکەشتی وایەنەوە خوایە دوژمنەکەشم نەیبینێ کۆدێکی بەرەڵایە ئاوە لە پارچە کاغەزێک بۆی نووسیوە ناو پاسک ژینگە ئەوەیە ئەی باوکی نەک بە تۆی دەست بەتاڵە بۆ نیو ساعتی خەوی خۆت ناکوژی بیبێ بۆ مەکتەبەک ژینگە ئەوەیە بەقوربان دوای دەوەر ئەم مناڵم بۆ چاک ئەمە ئاڵودەی پۆڕن بۆ دەوەرە پیاومەوێ لە مناڵێکی 12 ساڵ بە دین وەریگرەوە هەر نازانێت دین چی وەرە بە ژین وەریگرە وەرە بە دکتۆر بەختیار وەریگرە وەرە بە نازام چی وەریگرە
لەولا قوتیەکێکت بۆ قوتەبێت وەڕستێکردنی پۆرن قەیچێکە و توانەکانی بە قوتەکە و بەهێزێکا و ئەندرۆجینەکانی نافوتێنێت تۆ ئەو وەختە هەر ئیشەکەت لێ تێکەدات و سەقەتێکات وە دکتۆرەدا بە دکتۆرە قسەدا بە قسەیە وەڵامەدا بە وەڵامە بە هەمومانەوە کە تا زۆر دوای نازانین چۆن پینۆپەڕۆیکن بۆیە خێزانی تەندروست زۆر شتی ترە گەیەنێت کە ڕەنگە کات نەبێ بۆ جاری داهاتوو ئینشەڵا باسی دەکەین. سوپاس بۆ ئینستیتوتی ژیار، سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان، سوپاس بۆ هەمولاک، دەستان خۆش بێ، خوازاتان بات. بەڕێزان زۆر سوپاسی ئامادەبوونتانەکەین. ئینشاءالله شەمەی داهاتوو کاتژمێر 2 لە خزمەتتانە بین بۆ 2 مامۆستای بەڕێز کە بریتیە لە دکتۆرە بێخاڵ ئەبوبەکر بابەتەکەی لەسەر مەترسیەکانی جەندەر لەسەر خێزان و دکتۆر ڕەسوول ئیبراهیم بابەتەکەی لەسەر کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر سەلامەتی دەرونی خێزان. دوو بابەتی زۆر گرنگە، هیوادارم ئینشاءالله بە گەرمگوڕی لەگەڵمانە بەشدار بن بۆ ئینشاءالله هەمومان سوودمەند بین لە ئەم پرۆژە باشە. دەستان خۆش بێ و سپاستانەکەم و ماندوو نەبن و خواتان لەگەڵ.